والخير وحرمة رائي عزيز وبرنامج تر هاما خدمتان و ای برنامه لسر است زانیاری و زانست چند کسایتی زانستیه و هر وی جورا متمانه لسر متمانه سرچوکانم که سرچولی که لیان کالکوالگرن چنی جی متمانه و من صفحه خوم و لخدمتان باش بکم که بتوانی من بشمناو نرخ باسکان و ویدیو کفر طولانی و نوت وقتنا هر جوری که عرض کردم صفحه چی کن گروه کن که باس و شکاری لمورد است زانیاری و زانست ای که آیا اداغل ای کسایتیه ل حال استی که باوریه یا توانستن او قره بلگو ارگومنت مطرح بکن ارائه بیان که بتوانیتن او اداغلیانه جور زانست چولی بکیتن جور دانش و استرا زانیاری لئی معنی که کمون بمیکر و اصلا information ساتی که خوارتر زانست و اصلا که بریک آشنایی گوشگر یا بینر آشنا بکتن و گرد باوتکه ولی ای کسایتی یعنی از دکتر و پروفسوری دارن این درجه دکتر و پروفسوری دارن ای کسایتی جمال نبس مرداد ایزدی نه که حالات نیست درسته بکنم مرداد ایزدی رشاد میران او چهار پروفسور و سوران همرش دکتر و مدیکا که اوش و پروفسور نازنا و رای بریت کار یعنی بتوانی من متمانه واصلا سرچول فکر و برهمکان یعنی کسیری کن که خواهن نیسراوان چو و فرم یا هین قالب مقاله باوت یا یک کتاب یسه که وداخل بیس کلتور یا فرهنگ لباشورا ای هرم سرچولی که یعنی لیل استفاده کن رسیتو نورالی الهی باوکی حاج نعمت الله مکری و کی مینورسکی و نبی ایوانوف همیشه همو زانیاری کن همو دانش ای بواره ای واصلا وکو هیلی کی هین زانستی نظم چولی کی منگان و هیل زانستی نوگیسن ولی خو لی بواره لی باره و چس همیشه سر حرم خویتا ایوانوف یسه که لیره لباشوریچ تازهی کسکلی که قلم بنه دست یارسان جور نو مذهب بنه کرد و وداخو یارسانی چهر این چون مرداد ایزدی cults of angels و اصلا او مقاله یارسانیسم و علویسم و ایزدیسم یا این کرده نویسا است یعنی جور و اصلا پلیلیک لیا هین کلیکتر لیا چه بیشی من و نو دین کردیکان یا دین خومالیکان که اولو را the cults of angels برده سگر که یعنی فرشته باورکان و هین الکترالای برده سگر جمال نباس هر وجود و ایسا کسی که فرد پاداگری که لی بواره که یا دین کردیکان و یا ایسا توی یارسان بنید که تا نو چتریان که پیشنیار جمال نباز بی کسی چیم نسری و من خم لو سمینار باشتر بیم که سکریاس کتاب و متن قسکان کریاس کتاب و هر حال همه رش یا صدیق بورکی یا که صدیق بورکیش و نوبه خود چطورا نورالی الهی و باوکی و ایوانوف و مینورسکی و لیشون رشاد هینه چه مرداد ایزدی چه هر وجوره که سرچوه اصلی نورالی الهی و باوکی
که حتی یعنی و زادار معرفی کرد زادار چه یارستان هر وجورا سوران همرش خو ایسا وقت ایمه لهین قصه که من لی یارستان ایمه منظور یارستان من وکو که جاران جور نو کوملگا بردن کاریا ترکیب شهرستانیت یارستان که جور نوی که را شهرستانیت کردان بردن کار یعنی لوانه که سرنزد کنید یارستان رامن یک کانسپت یک مفهومی که جور یاری آین یاری جور یار گاو یاری نظرم خرمان یاری آین گوران آین کردن سان مردن سان قلامان او بنمال مفهومی که یا اندامی که لو بنمال گوره مفهومی ده و وقتی شیم یارسان دیر مجبورم یارسان این با مکار وی معنیه که چه اصلا ای نو چطریه چه جهان بینی فکری و فلسفی و شهرستانیت گوران یه دو وزران نظام فکری و نظام کمالایتی که یه رابطه دیالکتیک و گر یکا درین یکان باز تولید کن و وی خاطر ای دوانه لیگ نو دا بپشریتن رو و گر یکا بمکار و منظور منی جاران لشهرستان یارسان که نوی که چطری را ای مهینه بیا رای مفهوم بیا که دا خود لیلی منظوری کرن و ایما مجبور بین او باری مخوار جور پرچم جور وصلا نو برهم و گشت استفاده کن قیر استفاده که کانسپتی باقی هینه کنه با او کلگوار گردن کنه بخیم نکنار و یا استفاده کن این سبب چی من سیری که هین بکی من سیری که او نوسراوی مرداد ایزد یک لیجی نو یارسانیز نوساسه بکی من بعد چی من تماشایی که او متن سخنرانی سمیناری جمال نبزب که من کریاسه کتاو و سری که فرفره کرد چند خال او چند نوسراوی سوران همه رشه که من و هر وجوری چه آماجه که کرد که من چند خال میدیکا که یا نوسراوی چند نوسراوی میدیکا که عرض بود که ای سایت ایسا هر هست چند شونتری ویکیپیدیا و چشتیچ هست این مقاله یا باشیلی که یا رفرنسری که رای دانستن ولی خب ای بری و برگل ای سایت و ایرکان منازنم مثل خود مردادی زدی زنگی یا نه ولی یعنی باید احساس مسئولیت بکن احساس برسایتی بکن و ای نیوسرا و فرفردی پیچه هیچ مایه نیر قرض ولیاری بردن ناسنامه ایما هیچ نفکتر ایه نیرتن ولیاری کتری چوا یه خونور گوجنیتن یعنی زانیاری کتی نیه یا بعد یارسان که و ناولی که ادیله هایی ناوکان هین چیز ترتان ناوکان حاج نعمت که حقیقت پرست و آل حقیقت یعنی خلاصه و زوانه کن دیالک گوران و لکی لیره برده سکار کن گورانی اینکلودی لکی که یعنی هین که معرفی که کرده گستن بعد لیره اولی چو هاورده سیچه الحق هین کرده گستن که کیه پیغمبر کانه میستیسک اردر واصله این عرفانی که شاقه عرفان که نور عفی نور علی باید بیاد نور علی الهی himself a minor avatar یا زادار بیش کلا و اصلا که 1974 این کردیسن مردیه خب ایسا و باو که چه نعمت الله جهون آبادی یا هون آبادی ایسا جهون آبادی ندارم و انگلیسی او جرب درست بودن دقیق نزدن جو که اتمالا درست بودن او انگلیسی پرفکته نور علی الهی چست که نویسنده کتاب مقدس برهانه و چه کردیستن که جور دستور عمل دینی جور کتاب دینی لی جور راهنمای دینی لی استفاده کرده چه لی برهان خب لی رابطه یه درست میشتن
متعلق رابطه وقت اوی که ایمه یارستان ناوی نایمن کاملا غلطه، کاملا دژوە ئەوەسە و یەتوانی ئی نووسراوە بە پابەرجا بوو متە یارستانە لێ هەز بکرێتن و هەرو ناو ئالحەق و باقی ڕاخۆی بیلێتن چونک یە مربوطەوە ئەوە نووسراوە الحاج نێمەت و نور ئەلێلایی بنە مەورد ئالحەقە ئەلێلاییە نازانم خلاصە خاتمێ ئەو ناوە لەسەر تا وەختی هینێکردنەسن ناو ئالحەق تقریبا خستنە سەجێ هەروجەیەکە دکتر کوڕەرزاکە دکتر بەرهام ئەلایی و هاوردێسوە کە یان ئالحەق خستنە جێمەلەوە ئەلێلایی و نووسێری و ئالحەقیقەت و نازەفرن ناوەلێکتر هەر خۆی چی هاوردێسوی لە نیشراوەکان خوانیش هاتێسوی ئین ناوەدا و یەسەکە ئیە مەقالەیەکە پڕە لە چەبیشم وقل سورانيك حلق ملق وشن شوشن قصير حجر نظرات حجر داول حجر وهيج زانياري كي بتوانيت بشت راس بكريتو لانه يني للروانجي اما هو او تشتكي اما هو لتيسي صالة جور هين لجنو يارسان واتينس من هذه مقالة وقت تا يك دو سال لشون يك چاپی کرد مانم 1999 چاپی کرد رسیم تاریخی که ایرکانی درست ایست لیربانو 1999 که هین بیسن چاپیسن من وقت اولگل 2000 شروع کرد مواصله مدیریت سایت یارستان یمن و شلپت ترجمه کردم فارسی ولی بعد از مدتی که زانیاریم چه سر مواصله او متنیل گورانه تاریخ گورانه چنین یه فردی حجوه حذف کردم او مقاله دری هاوردم لسایت یارستانه یسه که یه تمام اسنادی چست تمام منبع زانیاری و سندی یا بلگی نور علی علایی و حاج نعمت مکری و چه و هینا کانیان و برهمه کانیان و یسه که یا و طور کلی مبنایی که نادرسته رفرنسی که نادرسته را دراوردن زانیاری یا استنتاج زانیاری لنویه یسه که و طور کلی یا ولیاره بره و هینه و داخویسه هر یه بیسه این رفرنس چون فارسی نزن سوران همه رش متن انگلیسی کان و متن کردی کان بیسه رفرنس انگلیسی کان مرداد ایزدی و کردی کانی صدیق بورکی و هینا و او کردی سلطانیه سمامد علی سلطانیه که اوانیش او دوانی چه جاشن والا یه نزنم چنی واقعا گول هینا خواردیسن گول محمد مکری چون یه اصطلاح خوار تماشاکی من بکی محمد مکری دکتر محمد مکری که او بی وقت خمینی هات ایران و هین بی وزارت ندارم چه وزارتی که چه پیشنهاد کردی که آخری بی فکر راست سفیر ایران در روسیه ایران درست یادم و هر حال یه نشراول سری و کارنامه و حال اینه که من صفحه فیسبوک که من یسه که ای زاد و شر و زاد مهمان و نازانم ای هینیله ای ادبیات خواندکار یعنی ادبیات هین ادبیات حاج نعمت و کرکه یا مخصوصا یعنی خوی برنامه ورنگ چیم نسری که چو تعریف ولی لیلی دریا هستند لیان نور علی الهی و باوکی و یسه که یعنی ای هینا ای هینی چه اولین اپوک و اصلا که وگر ششتره او هفتین است او هفت واسرا تجلیات و فارسی که تجلیات هفتگانه ذات حق این بشره کسی که لیرن یک کدیس کاسمو گونی کالا یا گونی کالا نزدم چشور هینی که epochs and the avatars of the universal spirit in یارسانیسم یا چیز مزخرف ترین تیبل مزخرف ترین جدولی که لچوزنسی باید تماشا که یه پلان سیاسیه لو را ولیاری بردن چه از شهرستانیت گوران جهان بینی فکری فلسفی و شهرستانیت گوران خب
تماشاكي لئي خاوند كارا شاتتن ألا نخشين كتن جبريلو إيا هر أوسكة رئيس ديكانيش كوي وكردنسن ونازنم هلا أو بخسلكيانا وعين كرديا كان ناسنه رچنكي إي جدولة چه سكار وشو تقيري كوا من بعد كان أوانا بخونم بزنم تطبيق بهم که چکرنس ولی خود تازهی وقت مصرف رش ایزد یکانا آشنا بی مثلا هر ایله جنا روانیش برنسه کار که تاریخیان آواز بکن در صورتی که ایزد یکان یاری سده هفتم هشتم کناسیا و یاری دوره سلطان سحاک چبیسن یا این چوارم لیره جدول بنیکره بشدار بینست و یا زانیاری کن گشته او توانتن هین وقت پشت راست وقتن و علی یا هر الاز علیج هر این شیعه بعد ایسانی که هر شیعن یعنی که خویان لئی زمانه یعنی صوفیگری کفتونو سلسله صفویه ولی زمان سیل برو داشتن ارکان این بکردن بلغه ارائیاتن که کر علین و علوین مقام و نازنم حقوق و این داشتن خلاصه قرب داشتن یسا که یعنی لئی سردمه چینسن شجره نامه ساز کردن مخصوصا و کمک نسراول شیعه لنجف و شجره نامه که سحاقه دیوار یکی نازم کم جمخانیانه یا کم کوشکیانه ها دیوار مزایکاری کردنس و من اکسی دیرم و لیسی چه دیرم و نسراول که ایانه چند شجره نامه واصله اهل بیت را خویان درست کردن ولی زمان شیعگری و صوفیگری برو داشته است نه کردایتی و یک این بسانس شاویس قلی و این که من اصل من کرد هم میرادی زدی استفاده کرده هم رش لی استفاده کرده همیچ این لی استفاده کرده است او یکی که این بر جمال نباس کیانا لیک و این کرنسن رفرنس گردنسن یسا که یا چیز توصیفاتی که کردیسه هر او چتی کسا که ایوانوف کردیسه لسر ای هینا ای جدول هفت مرحله واصله یعنی چه اوانی که لی باوگ نوینسن باوگ نیاشنه فقط دالک داشنه که او جالیات ابراهیم است که گویا لباو کودالک نویس فقط لناو کچک دری هاتیسن هی خلافینه مزخرفی که لکردیا کانا هاتیسن که و موجزه لناو کچک دیسن و لکردیا کانی چست متى آثار خود حاج نعمت یعنی نخون فقط دمالدم هین کردنسن چتکان رنوسی کن یا یک اوی که جنفتن لیا کن و نیستن ولی خود سنه دگن نه و درستی حق الحقایق خوانن و درستی برهان خوانن و درستی آثار الحق دو جلده که خواننسن او جره که اینو خوانی مثل و کلی مثل ویدو ها و چون یعنی باید کنی بیشن اوانه بینن که بزنن ایمان دگل یعنی چنجی مطمئن هستن و هر حال یه فرفر مزخرف و فرفر پیچه حلق ملق ندن چوب پیچن جگالت جاریه ای زانست ای مقاله و تماشای که ایتن که هینا لیره که رفرنس کنجاز مینورسکی بعد که مقاله که مینورسکی و چه محمد مکری و لبانش خودی من بران حق شاهنامه حقیقت و یعنی چز هر او جمجرغه اولنگسه که چکر نسن پایریزی یا یکی ای پلان سیاسیه تبدیل کردنسه باوریل مذهبی و یواشواجی خست نسن و یا کمترین زانیاری لتی ودی ناکریتن خب بچی من چند قصه که لسر ای برز سوران همارش من یه چندین نوسراو چندین دفعه ارتباط ول خوش گرد مثلا و یه ویدیوش لسر چند خالق لچند نوسراو مین کرد مثلا و ای بزرگوار باید کنی حالی بودن که ای سرچوال کمترین دانش کمترین زانیاری و زانست لنوی نیه لسر یارسان جو جانبی فکری فلسفی ایمه حالا بسرا روایت خلقت و هاوردی مثل تا نظام اجتماعی نظام فکری نظام واصله
پیوەن ئەنسانی بین ئەنسانی نازانم تەمام هینگەلی لایەنگەلی جوور وای جوور زندگی تاک وەگەر کومەڵە یا فرد وەگەر اجتماعی شیوە کردیمە لەبار سیاسی و لەبار اجتماعی و لەبار ڕەوان شناسی وە لە گشتی یانە ئیمە بەڵگە ئەرادەین و یەسەکە ئی بزرگوارێ باید بچن ئەو ویدوە لە بینن کە بتوانن ئی خۆیان نەقلۆ بکەن یەدی فرەفرە سوکەڕە کەسگەرێک لە کە دەرەجەی دکتوری و پرۆفسۆری داشتنی واقعا چیرۆکنیسیە ڕائەوان یە قسەی دەوریشەکانی یانە هەورد نەسن ئیجورە بەڕووبووم هین دەنەپێ زانست و کار زانستی دەنەپێ یە فرەفرە سوکەڕە کومەلگای کورد وەداخۆ باشوور بێسە زلکا و نە سیاسیکاری سیاسیکارە نە دەوریشی دەوریشە نە مەلای مەلاس نە دکتوری دکترا گشتی قەرەقاتی هەرکە کاری ئەوواکێکترکردن یەسەکە ئی گەوبی کەسایەتیە لێ ئی ئاستە وەختە هینێک نێرن بەرپرسایەتیەک ناگەنە ئەودا ڕاهینەکان خۆیان ڕانیوسراوەکان خۆیان ڕا قسەکانیان ڕا کردەوەکانیان ئەدی خەڵک ئاساییشی باید هینێ بکەن ئێستا سەرنەخ ئەو کومەلگا کەفتە دەست مەلاکان ڕێواز و ئاست ڕەفتاری کومەڵایەتی و ئەخلاقی لەو کومەڵکە دیاریکە نە کەسێ زانستی و زانستکار وەرحاڵ کە لێرە هاوردە کتاب نوێەکەی چاپ کرد دەیرەکان کتاب نوێەکە هەلەی ئەتڵاعات نێردادی زەدیە بوتن یە فلس ئەردش نێری لە لایەکی چۆر لێ ڕوانگەی مەزەبی وە بوتن یا یە فلس ڕائیمە ئەرزش نێری وە کاولکاری ناسنامەی ئیمەس دوارە لە ویدوو وەرنگیچە تاکید کردم لە ویدووی لەسەر باوەتەکانی بیکە هەمیوارم سووران هەمەڕەش لە یارسان کەڵک وەرنەگریتن چوو ناو مەسەب چونک ناو مەسەب نییە ئیمە ئی ڕخنەگیری من لە ئەو سەرچۆ لە باە حالی بوتن وەڕاستی بێ ئەندازە سووکە دەیە بتوێتن سووکە ناسنامە و هینیمە بکێتن مێژوو ئیمە یەسەخوا ئیوانۆف و حاج نێمەت و ئەوانە کە یانە هەرەوجێکە من لێر یانە خەت منە کە یانە نیسامەز لە خزمەتێکی مینورسکی ئیوانۆف حاج نێمەتوڵا مۆکری محەممەد مۆکری هەرەوجێک لە ئەو ڕفرەنس مێردادی زەدیە شەرۆکین ڕەشید یاسمی سلیق بورەکەی یانە گشتی نووسراوەکانە من منتەشری کرد مەسن ئەوانەیە کرد لەسەر پەیوەنددار بێست و ئالحەق وە لەسەر ئالحەق بێست کە لەو ڕیچوە پەیوەند دریێتە میژوە و ناسنامێ ئیمە گشتی لە سەفەی فەیسبووکی واسەڕ پیج فەیسبووکی یارستان وە سەفەی فەیسبووکی خۆم منتەشریان کرد مەسن خۆ یانە توانێتن مطالعه بکەن بزانین ئیمە چەکری مەس و ئاخرین زانیاری لەوە چەو بگرن وێ نییە کە بکەفنە تورتانە ڕینوسی لە یەک بکەن کە یەدی بوتە هینێکی کارێکی زانستی یا ئاکادمی ئێسەکە یانە ئیمە گشتی نەقدوە کردیمە هیچ مزەخەرەفێکەتی نییە سدیق بورەکەی محەممەد عەلی سولتانی جاوش قەڵەمنە ڕائیمە زانیاریەکان و زانستەکانیان تەنیا کویلگرنەوە لە ڕێبوونێ یانە ئاسەرەکانن ئیمە نەخت بەرهەمەکانن نەختوە کردی مەسن خستی مەسە ژێر ڕخنەوە بۆ ڕیزەک قسە ناکەین هەر کامیانیش کەمترین گومان درێن لە ئەداکان من بان دەبیت گفتوگوکەیم وەڕووی بەڵگە وەڕووی ئارگومنت لە هەر هینێکی زانستیش توان کەڵگوەر بێرن متۆدیکی زانستیش توان کەڵگوەر بێرن هەمە خزمەتێ ئێستا کە من تا باە خۆیان جەمجور بکەن ئیمە دیە جازە نایە من بیمنەوە سەڵا لابراتۆر ماوس چۆ پێویستن میش ئازمایشگا بعد هینوە لێرە هاوردێسن هەریە هینە دوالیسمە دوارە یەی هاوردێسی کەمەوە دەفە شیکاری کردم دەلێ هینێ ناکەم ناچمە سەری هەم دووارە پیرشاریار کە قسەی لێرە لەسەری ناکەم تا یەک شتۆ ئەرێ کورس زێ کورس کە یەی لێرە تاریف لەکی کردن
لمرداد ایزدی کتن مرداد ایزدی تاکە کەسێکە کە کاری تاقەکاری ئاکادمی کرد و هیچ پخێک نییە هیچ ئەوە بەشی کە لەسەر یارستانە ئەوەسە لە ئەو مەقاڵە هەوردەسە خۆی لێجی شارەوە پێ کردێسە من وەمەلیا هین کردم فکرم بەسە لێجی نووساسەکە یا هین سەرچەوەکەی ز کورس لێرە نووسا بڕانە لە قویانە یا نووسا وەلی لە ئاخری فکرم مەسوی نووساس کە ئارێ یەسە ز کورس سۆرس ز کورس خۆ یەسەکە هینێ کردێسن 1992 چاپێ کرێ ز کورس یا منبێ ئی مەقاڵە هەر ئەوەسە لە کورس ئاوردسە کە یەسە چەر ڕفرەنسە ڕاست سووران هەمە ڕەش کە ئەو مەقاڵە هیچ زانیاری درستی کە ناوی نییە توانێتن لە مەورد تەریقەتەکەی حاجنێمەت و تەریقەت کوڕەکەی نورعەلی ئەلایی بوو تەریقەت حاجنێمەت تەریقەت ساحب زەمان و نورعەلی ئەلاییش کە ئالحەق تعریف بنەماکانی کرد و باوەڕەکانی کردێسن کە ئەوە ناشاریەتەوە کە هەریێکە هین نووساسن مێرداد ئیزەدی واقعا هینە کتاو ئەمەڵیە علاقەکان بڕان حەقەکەی هینەکان خوانبانە واجبات و فرایز و داونەرێت خوانبانەجی هینی مەوە مربوط نییە و میژوو و ناسنامێ ئیمەوە شتێک نێرێتن لەو بارەوە ئێستا هەنگ دەودانە کە هەم هینی چاوەردێس جەماڵ نەبەس کە ستمەچەکە جەماڵ نەبەس یەکە هاوردێسن کە سووران هەمە ڕەش لە لێ استفادە کردێ ئەسڵ مەنج کوردن یا جالە جال هەرجێک ئەرز کردم یانە لێی زەمانە مینە ئەوە کردن خۆیان پەیوەند بێنە بنەماڵی عەلیوە و بتوانن بوتە مقام واسڵە مقام و ماڵ و مقامە ڕێ ئیمە هین بوو تاج نێمەت کە یەک لە زانا و سەرکردەکانی یارستان هیچ نییە یە وە کەراگیریە ڕسم لەلایەن ئیوانوف و نازانین و ڕسکی لەلایەن ئەوروپایەکان ڕایە یە مەزهەب جی بخێتن توانایی داشت نابقەبی لێبار شێروەتن و سەرهەمبەندی ڕەوایەتەوە وەلی ئەڕائیمە لە ڕوانگەی یارستان ئیمە هیچ پخێک نییە نەخۆێن نورەلایی نەمێرە دادەتی ئیزەدی نا جەماڵ نەبەس هیچ کامیان هیچ چشتێک لێی بوارە نەیرن دووشن یە باید گشتی بچوتە گوشیانە وەڕاستی یەدی ئاخرین بارەکە لێرە وەڕووی بەڵگە دیدرم توام دەفا بکەم لە حقوق و لە میژوو ناسنامێ خۆمان کە 30 ساڵە دیریم دەریتیری من یانە دوارە لە جەنماڵێ بکەن وەلی لەی ساودیە باوەڕکەن پرۆفەسۆر و دکتۆر و مکتریان لە جەنماڵکەم دمژیندان کەمە زوانێکی ئستاندارد ڕائی کومەڵگا چونکە ئەخە باید یەک زەرە حالی بن خۆ حالی ناون لە ئارگومەنتەکە لە زوان من بان هین بکەن خۆ هەست میدیاکان هەن فەیسبوک هەست نازان دەیان ستریمینگ واسڵا هین هەست ستریمینگ ئاپ هەست توانی من دانیشیم وە درست و ئێترامۆ لەسەر وشە وشە ڕوانگەوە ڕوانگە نازانم پارەدایم و پارەدایم دەورە وە دەورە وە لەسەر گچ شتێک باس بکەین وانیشت حالی بوون هێرەکانی وە میژوو خۆیان زاننێ خوباتەکانی بتوانە تەک بێنەوە وە هین بکەن مینێ زانیاری بکەن و ئیمە پۆخ نین 30 ساڵە کەسێک نەچێسە دەور ئەو مەتنگەل گورانە ئیمەی فەلسەفە و هینە لە ناوی دەراوردی من ئێستا گشتی یارستان دیێسە خاوەن یارستان و ئیمە دیری من لێی دیروە بینەسە چەناکە شیاو مەهەل بایەتەکانی خۆیان جەمجورکەن و دیگەر ئیتر ئێترام هیچ کەسێکیان ناگیرێت یا ئەمێدوارم هەر کەسێک تماشای ویدیۆ بکەن و باقییانش خەوەر بێتن وە گشتێکە لێی زەمینەیە سەرکردە سیاسیەکان نازانم میدیاکارەکان فلان یانە حرمەت هیچ کە ناکرێت وە پیرۆزترین چشتیان لە جەنماڵ کردێتن چونکە پیرۆزترین چشتە ڕائیمە پیرۆزترینە میژوومانە ناسنامەمانە ئەوەسە کە لە ئیمە چە درێغ کریاوەسن ئیمە زەلیل کریێمە چونگە لە لیمان چەکنە شاردنەسوە و یە ناسنامەی مەس یە شخصیت ئینسانی مەس وە شخصیت اجتماعی مەسی مەتنگەل فیلسوفەلمانە و ئێستا ئیجازە نایە من هیچ
طلب سنی یا شیعه باید رأی مخراوی بکن دستن کفته سوار حتی طلب الحقیقانی دستن کفته سوار متن کان لور دستن به هیچ شدی حالی نمونه هیچ شدی دناور دستی مخوان داریم کارگان خلاون نکن خو فیر بند لیوا یس گوره یارسان دوران نور علیه هیچ پخیک نیه را یارسانی ایمه هیچ پخیک نیه برز اگر یارسان جوریتک علیه اهل نسیری و اهل نازنم حق و طریقت حق و نازنم فلان فلان بریا سکر و معنی نیه که هینه کلگوار گردنی که درست بود اگر کانی بچیم هینه بکیم تماشای میجو آشنایی سوران همه رش که ای الان اول آخر یارکه یا آخرین تصویری که لیلی درست کردیا و ایا دائره 5 فبراير چکردیسن درست کردیم هین دائره ل 23 2020 اول لبانی نیساسه که لور دواره امسال بردیسه متن او اول آخرین لبانی نیسا و خود عکسکش در دسته پیکاکا هینه کردن یا 220 هم دواره یا 219 لسه یا چتنگ نیسا و یا اید خاونکار این کری یا مسوپتامیا کورسان نیوز یا ارگان خلا پیکاکاس سایت اوانه و هر وی جوره چه هینا ای سایتی چه نه اوکی یه باید کنه فرات بود یه فرات که حالا جهینه که من ناوینه نه بیش کشو ناودن و هرحال 2013 لی تصویر استفاده کردیسن سوران همرش 2013 سوران همرش چه 2012 وگرد ای متون آشنا بیا خود که یکانی 2002 2011 یارسان وارد ادبیات یعنی بیا اوی سیاسیه چون فلکتین که و خاطر و نکشنه سیل نازنم سیل قوم آموزای چه چکر ناو یارسان لجی کاکی بردکار و یا مقاله 11 صفحه‌ای یا باش 11 صفحه‌ای لسر یارسان و جور هینی که عرفانی و شاخه که عرفانی و شاخه که لاسلام خصینا و این پول دوانزه کان یا 11 یا 12 منو موقع سردان کورسانش کردم و قصه چولی کردم یسا که سورانش همرشش حد زمان وقت باقی نیستر و قلم و دستکان کاکی وقت یارسان آشنا بیست. اویش لره چه لره هر اون نسراوی جمال نبزه که 2009 لهین چابیسن ل حولیر و لره هرین میدادی زدی و لره نسراو کان هین که یعنی و گوتره یارسان بالنسکارین صدیق بورکیو هین چنه محمد علی سلطانی که اوانه باج گرن مزد گرن خود فروشی کن راح گلاره بدن. اسا این یک کارتر دست و محمد علی سلطانی و بونه تحقیق لمورد خاندان آتش بگی دیریتن لجنمال کتن هم تمام شاخر شیعه لجن هم یه نوتر تازه اختراع کردیسن که دواره هم دواره لجنمال یارسانی این بکدن و هر حال امیدوارم سوران همرش یا هر او هینه ارستان کردن که یا لباقی هینه کان هر او ترجمه ایسه که مردار ایزدی لیلی استفاده کردیسن ایسا که هر یسا هاورد مسئولیتی چه که دکتر مرداد ایزدی لیلی استفاده کردیسن و زکورتس من بکش زکورتس و هر حال یه امیدوارم که سوران همرش چه بودن خوی جمجور بکتن لالحق لکاکی لطایفه لهر نوکت استفاده که ولی یارسان خراونه کتن چون ایما وداخ و او زمان لیلی استفاده کنیم که کس لیلی استفاده نکردی جی نکفتی جی استفادهش کردی تنیا یدک بی ولی ایمه جی خستیم ایسا گشتی بیسا هین یارسان زان و یارسان پرور یا او هین ایسا که پیوان دیریتن و باسکان هین و سوران همه رشو ایویدو بنامال فلسفی ششک هست حالا بزنیم یا هین سوران همه رش او ایسا بزنیم هینه که لیره چاپ کردمس یعنی چاپ نکنم ولی هینه لی ویدیو لیک لیره هینه کردمس که مربوط به مدیکا که و ای
دوی دووە هین کرد مەسن لە پەیوەندەوە ئەو قسە ئەو نووسراوە سووران هەمە ڕەش هەڵا مێدی کاکەی من خۆم یە مسابە وە یەکۆ داشتن دیدارێک لە نەوروستێوی سەروە پێکاکە ئەو وەختاڵا ساڵەکەی دەکە یادم نییە وەلی خۆ چطۆڕە دەور 2007 چتە 2006 و 2007 چتە کە من داشتم دەی باسێ لە مەترەکردم ئەو داشت لە ئیمام عەلی دەفا کرد کە کاکەی و ئالحەق ئیمام عەلی پەرسن ئێستا ئی باوە مەردکە وڵ ناکە ئاین یارسان هیچ پخێکیش نیە هیچ نازانێ ئێستا چێسن یە مەقاڵە من وەجیایش لە شوون یێرەکانی بڕسم لەسەری وەجیایەوی دوو هینکە چییە کاکەی کینگدۆم یە تماشایەکەیتن ناوەکانی گشتی سانسکریت و زوانگە لە هەندی قەدیمە و گشتن این مناڵە منتەقان یەی فەقەت وە خاتر کاکەیەکە کە یە پادشایی کاکەیە لە هەندوستان کە تۆ جۆر پەژۆشکە نەتوانیتن بزان بیشیتن کە کەی چیەسن چینە سەورە کەی هاتنە سۆ خلاصە ارتباطیان وەگەرد داڵەکە وەگەرد واسەڵا منتەقەی داڵکیە چەبیە وەگەرد ملت داڵکیە چەبیە تو نەتوانی هە فەقەت ناوەکە ڕەدخۆ ناوەکەی تمەشەی ناوەڕکۆکەکەی گشت وە منتەقە مەربووتەوە منتەقە هینە ئەفغانستان و هینوە وە کەسێرێکتر ئیە نووسانەسن و هیچ پەیوەندێک وینە فقط لە هندیەسە لە ویکیپیدیا ویانە لە ئی لینگویس چەنە لیکوی سرچە و لە ویکیپیدیا هەندی مەقاڵەدا و هینێکتن لە ئەو ئێرەکان احتیاج بوو چەکەم لەسەری وەجیا قسەکەم ئایا یارزیە ئاخرین نکبەتەکەیە کە هینن کاکەکان یارسانین یا مسلمان کورد باخر ئەهمە کاکەی و ئالحەق شاخەیەکن لە ڕێبا سوفیگەریە شیعە یە فەڵەکەین کاکەی ویشتە یە ئەدەویل کاکەی ویشتە یە نازانم سی قاسم ئەفزەلی ویشە یە سی ئەلیار ئەفزەلی باوکی ویشتە یە دەوریشێل دەور تەکەی هەیدەری وەتنەسە یە مەجید ئەلقاسی ویشتە وەتێسە یە نازانم ئیرەج بارامی وەتێسە یە مینورسکی وەتێسە یە ئیوانۆڤ وەتێسە یە میردادی زەدی وەتێسە یە حاجی نەیمەتوڵا لە قورئان دەرێ هاوردە نازانم نور عەلیە لای هەر وەجو تەمام سەنەدەکانی ئایەی قورئانە یەک کەڵام یەک دوو کەڵام ئەڕە ئەنهراف ئاوردنەتەوەی کە چیم لەسەریی کە دینە دوانزە ئیمامی و یانە خۆ یانە گشتە ئیسلامە تو وەڕووی پڕ سوراخ تو یە چیرروکە نووسیتێقە من نازان تو چی فکرکە باید لە سەدێکی فەلسەفیە باید ئێرەکانی زرنگیت لە سەدێکی فەلسەفیە لە ڕەوایەتی خەڵقیان وە لە ئانتۆلۆژیوە لە ئەپیستمۆلۆژی استفادە بکەی بزانیتن چەی مسلمانی و چەی غەیر مسلمانیە یە چیرروک دەوریشانە سەر دەیتە دەم یەکەی هینە یەکەی بووتە هین زانستی نووسراوەیەکی زانستی یەکە هەر ئەو ئەکسێ لەسەرکردن من لە ویکیپیدیا هەوردمەس ئەو چارەڕە نووسراوەکە هەروەنە استفادە کردن وەرهەڵ ئەمیدوارم کە باوەمەردکێکە خۆی جەمجور بکەیتن کاکەییە نەزر خۆیتن هەزمیکەی چوتە دەستشویی خالیکەی وی مانیە نییە کە یارسان بوو یارسان کەسی کە جوورباز شوودە ڕاخوار خوارپەرست نییە ڕا جایگای خوار کوتی لە ڕێ داناییوە ڕۆشنایی دانایی ئەنەرژی هینە ڕۆشناییە ئێستا ئێرەکانی هین بوتن لە ڕابتەوە گەر ئەو باسیە لە هینا چیم لەسەرێ ئەو چەند مەقالێک ترها دەستمانەوە کورسان و ئازادی ئاینەوە یا ئیسلامی هین ناکەین کاکەیەکان نیژ ناکەن ئیسلام نییەنە و نازان ڕۆژن ناکەن و کوری یە چەویشیتن یە چەویشیت خۆ خۆت حاج نەیمەتوڵا جێونابەدی مکوری هاوردێ سوێ کە قوناخ شریعەت نمازویانە دەری وەری قوناخ حەقیقەت نیاز دێرێتن خۆ نەوەتێ ئیمە لە ئیسلام دەرچی من ئیوانۆف نەوەتێ لە ئیسلام دەرچی من یەکە هەم کیە مێدی کاکەیچە 2014 لە کوردستان پۆست چا کردێسن یە مەقاڵەیە ئەوەڵین بار لێ ڕابتە دەرێتن کە خۆی دین کاکەیی بردگە کاریە تازە ئاشنا بێ وەگەری ئەدەبیاتە کە لە ناو پەرانتز تازە یارسماندانەوە لە ئێرانی شەری کارەکردن دەوریشیە دەور بنەماڵەکان ئالاق نووسان لە ناو پەرانتز یارستان
11/12/2014 یا دینە تازە شروع کرده بفهمێتن مێدی کاکەی کە پاشماوەی دینە کوونەکانە دینە کوونەکانیشە کاکەی و ئیزەدی و ئەلەوی و دروز و هەمویان لە میژەدا یەک دین بوونە ئەویش دینی یەزدان بووە خۆ تۆ یەزدان پەرست بنە نازانم شتێکتر وەری یارستان خەراو مەکە باو مەرتیمە لێ استفادە کردی مەسەڵەن استفادەی کورد شخصیت مەخصیەتت ورد کەم هەوەی کەلەمەی خۆتە بەسە یەکەم شعور داشتێت با نەزر و نیاز و سیوڵ و میوڵت لە جەنماڵ نەکەم بەسە پیاوەتی بکەن ناچەند حسابمان ورد بیە و ئەنگار ئایم وەگە دووریش لەسەر کاتێک و مەرزانستکان مەروایەت متود علمی سەرۆکار نێنین خوبان بەس بکەین گفتوگو بکەین وەلی خەراوکاری مەکەن باوە مەردکەن یەسە کە هەر ئەو چەس هەر ئەو سەرچاوی یەیچە جەماڵ نەبەس خۆ جەماڵ نەبەسی سەچیمنە سەری 1994 کە عەرەبیینی کرد تەرجمەیەکی بێسە کوردی کە ئەوینیچە 2008 فکرم ڕەسیبی سەچیم تاریخەکەی دوێنێ مەڕاتە ئەو سەمیناری گۆتنبەرگە یەتوبریە کە من خۆنجبین کردنەسە کتاب کەس هەرچی زانستێت لە مەورد واسرا ئی دینگەل یەزدانی ئەو هەریە باس کرده سەرچاوەی ئەسڵی ئی باوەمەردکە هەروەسە خۆ یا ئینتر 2019 من و فەلسەفەی دینی یەزدان 2014 لەورە یا 2019 دوارە هەر لەو کوردستان پۆستە یە مەتڵەبتر دێریتن بەڕێ سەدراڵێل هینکردن ئارگومنت کە فرەخام و هینکرد یەس ئەنگار هینە نازانم چه بیشم ئینسان قسەی ناگوریشتتر دەمێ باوە دایەسن ڕام مناڵەکان خۆتوێتن هین کە قسە قەدیمە بکەیتن ئەخ یەکەی کار زانستی پرۆفەسۆر با بچێ من یە سێر هینەکەی جەماڵ نەبەز ڕامانی یارستان یا لەژێری ئینا و پڕتەنتراقشۆ لە هین چاپ یەسن ڕامانی یارستانی لە فەرهەنگ و کۆمەلگای کوردەواریدا جەماڵ نەبەز دەقی سمیناری 26 ئاپریلی 2008 لە یوتوبۆری سوید من خۆم لەورە بین ولی خۆ هیچە پێم نەکریا هینێ بێرم یەکێ لێ خۆی چی نووسا وتارێکی سمیناریە بعد یا هین ئەنجومەن فەرهەنگی یارستان واسڕا هینێ کردی بانگەیشت گۆوەر سی چوار ڕێکخراوەیەکترە خۆ لە پیشەکەیەکە ئێستا کیانەسە هینەکانێ سەرفەسڵگە لە دێرێتن تایتڵگە لە دێرەکە هینێکردن یانە هەرو شتێلی کەسم کەسێکتر ئیشارەوە پێکردنا مادەکان ئاینی میترایزمیانە یە بێتەرەوە وەلی یە مزەخەرفتەرین فکرێکە تو بتوایتن دێروە یە سەرچاوەی بزرگوارە منبەی ئیرانی بێسن کە تەمام لە سەرچە ئیرانیەت و زەرتشتیەت کە بتوانێتن زەرتشتیەت بکەیتە بنەمای ملەت کە ئیران لە باستانە و ئیسلامیش ملەتە ئیران لە دەورانە بەعد باستان دەوران ئیسلامی ئێستا ئەوی چەند چێسە سەرێکە یانە ئاین یارستان و هینە پەیوەندیە و کاکەی و یانە هەنوو کە ئەلحەق لە وەپیان وشن و شەبەک و یانە جیانی دەرەوەی چتێرەسە کە منێدی کاکەیش فێر بیەسم کیانە دینگەر کوردی وەلی خۆ دینگەری کوردی منزورتان چەس لە دین کوردی با یەکەم بچین لە قولایی ئی دین کوردی وە خۆ تۆ منزورت ئەوەسە کەسایەتیە ئی دینە کورد بینە ئەلی تاریفە بتوای بکەیتی دین کوردی کەس خۆ تەمام مەلەکان مسلمان وە شیعە و سونی و نازانم شاخە و نیم شاخیان و گشتی کوردن خۆ و یەساوە ئیسلام کوردی چە خوارەوجێکە خۆیکی لە لی استفادەکەوێتە ئیسلامە کوردی ئەسا ئیسلامی ئاینی ئیسلامی کوردی ئێستا خۆیکی لە لی استفادە کرد خۆ ئێرەکانی منزورت تەکستەکانە وە کوردیە خۆ ئی تەکستێت تو ماتەوا هەساوکەی یا زوان هەساوکەی
خۆ تۆ عەرەبیش خۆیسە سامانیەکان فارسی هین بڕیاردان کە هەموو ئەباتن مەباتیان و فارسی بوتن هەرو نکبەتە شافعیە کە بڕیانیان وە کوردی بوتن کە زوان عەرەبی پەرەسەند لە کوردستانە زوان کوردی پەرە نەسەند و یە فیلسوفەل گوران بی کورد هیشتن و زوان فەلسەفە نەوە هین شەریعەت لە دەفتەرەکان ئالحەق ئێسەکە تەکستەکان یەمشت مزەخەرفن جالیاتن من گشتیان ڕووی کردمەس و هیچ لێی سەدەی ئاخرە گشتی جەعەت بیە پس ناتوانی وەرە پشت بەستن و جالیاتە بیشی ئی ئاین کوردیە خۆ لە نەزەر ناوەروک باوەڕی وە تماشەیەکی خۆ ئیزەدیەکان کردنەسە یەزید پەرست و بنەماڵی مەعاویە پەرست ئالحەقەکان و کاکەیەکان بنەماڵی ئەلی پەرستن خۆ مەزهەب سونی چوار مەزهەب سونی خۆ ئەوانێکی چەند هەر ئیسلامن تەریقەتەکان نەخشبەندی و قادریان هەر ئیسلامن دەرویشەکان شاغل دەرویشیان هەر ئیسلامە هین شیعەکان تەریقەتەکانیان گشتی و هەر ئیسلامن ڕێوازی عرفانی واسە سوفیگەری هەر ئیسلامن یانە دینێکی کە هەساوێکی کە کوردی بوو نییە ئیمڕۆژ لە نەزەر ماتەواییوە دینێکی غیر ئیسلامی وجود نێری یان دین نە مەزهەبێکی غیر ئیسلامی وجود نێری غیر دینی ئیبراهیمی هەڵا یە بڕێ لە یەهودیەت بردویە یەبڕێ لە مەسیحیەت بردویە یەبڕێ لە ئیسلام لێی شاخەی واسە لە دینی ئیبراهیمیە لەلیان دەرکیشانە سندە و پلان سیاسیەوە سەر لە ئاڵام شێوانەوە ئێستا پرسوت دووترەکانی میش ناتوانن تەشخیص بکەن کە ئی مەزهەبگەلە مەزهەبگەلی پلانگەلی سیاسیەوە هیچ بوو کوردایەتیوە نییە پس لەفز ئاین کوردی مزەخەرفە نە کەسەکان کەسا بکێتن کە کورد بینەسن توانێتن پشتگیری بکێت نە زوانەکە وەسڵات تکسەکان کەوە کوردی نووسیا و توانێتن و نە ناوەڕووک باوەڕەکان کە هەڵت سەنگان ڕای بکەیتن هیچ بوویەکی لە نظام باوەڕێکی کوردی یا جانبینیکی فکری فەلسەفی کوردی لەتی نییە تەنیا چشتێکە کوردیەسە ئیمە دەری هەوڵیمە جەهانبینی فکری فەلسەفی و شارستانیەت گوران کوردیە چونک حتا ڕەوایەت خەڵقەتەکەی مە دەری هەوڵیمەس لە مادەل مەواد دوڕ شروع بوت کە هەروەسە وە لە جەنگ کیشانەسە لە مەسحەف ڕەش و لە حەقە الحەقایق لە تەزەکر الئای ئیوانۆف لە دەستنووس وە ناو دەوریش کابەشەر بزەهووی کاتب سەی شەمزین و هەیدەری و باوکی سەی ڕوسەم و نادەم کاتب چەندیانە هەسەنەی ئینسانە واقعاً هەری ناوە داشتێ یا ناهاشتێسن ئەو قەرج جالیات کردگەسن باید سەی گۆلاتە ڕەدبی هەتومە دەست بکەیتێ بزانیتن واقعاً شبە ئینسانە یا ئینسانێکی واقعیە ئەو قەرج درود دە لەسەر دانەسیانە ئی بێوجدانگەرە پس لەفزە ئاین کوردی مزەخەرفە لە لایەکی چووە هیچ ڕەبتی تو خەڵقەتەکان کردنەسە هەفت فریشتە هەفت ئیزەدان ڕایە وەی جورەوە پێکردنە خو ناو بردنە میکائیل و ئسرافیل و جبرەئیل و نازان هەر ئەو فریشتەیە لە ئەدیان ئیبراهیمیە ساوردنەس یان دنیا ڕایەنیش خەڵقەت کردنە چەکردنەس ئەوەڵ فریشتەکان خەڵقەت بێسن هەم لێرە لەلای ئالحەق هەم لەوریچە لەلای ئیزەتیەکان و لە شوێنێ دوڕهین بێسن خەڵقەت بێ یا یەکە خاوەندکار دوڕ یا یەک خاوەندکار ئەو خاڵق نکبەتە دوڕهین کردێسن ئیوانۆف مەسخەرەی وەکرە کردێسە گاڵتە جاڕی هەر 7,000 ساڵ یە دوڕهین کرد و نازانم 7 نەفەر لە ناوی دەراوە 7,000 ساڵ یە دوڕ خەڵق کرد و نازانم 1000 عالم ناو داوت 7,000 ساڵ
ده 15 کەڕە داخل یە دین مەسخرت من نازانم لە شوونیەی کە ئەوە چابیە تایزە ئی هەمکەی ئینسانە ئی مزەخەرفەتە خوۆندی سەوە واقعی حەسن لە سەتێکی چیرۆکێکی ناو خەیابانی ئەرزش نێت چ بەرەسی وە بەرهەمێکی زانستی کە هەویەت یە مشتملێت وە پێوە ئێن بکەیتن تعریف بکەیتن یا لەسی دەرباریتن بەس نەزانی و نەفامی قشر واصلا فیلسوف و دکتر و نازانم قەڵام وەدەست و نووسەر و هینە ئەخدی فرەفردی ئاست زانستاوە دینەس ئەو قدیتن لە کەلەمە پرۆفەسۆر و دکتر و نازانم پسپۆڕ و فڵان ویانە ئەخ یە بەرهەمەکانتان ئاخە حتى من مطمئنم هیچ کام لیانەیسە نازانن ئەڕا تەرازی و مارەکە چەکێتن لەقەی ئەو هین لالشە ئەو هین شەیخ قەورە شەیخۆدەیە جوورەکەی سا قەورێکە ڕای دروستکردنە کنەسەی نەکبەت ئیزەدیەکان وا پێوە هینیان کەن قڕانیان کەن شەیتان پەرست چەید لە کوورە هاودی شەیتان پەرست خۆیانیش ئێتراز نەکردن فەرمانمان هاتووە هەر ئەو چیرۆک یەهودی لە ڕایانویسان هەفتاز نازانم چ لە هەفتاز چەندی فەرمان هاتووە قەلەقەم بینە فڵان ئەو چیرۆکە یەهودیە لە کە ئاشووریەکان کوشتیان و کوورشاد نجاتیاندا و فڵان و بیمانویان خۆ تو تکسەکەی خۆت نەخوێندیە چ باوەڕەکەت چەست ئەڕا کوشتنت ئەتو بەخسی ئایسە بۆ ئینەیسە تەمام شاخ و شۆبە کورد بەش کریا لەبان تەمام شاخ و شۆبەکان ئیسلام هیچ کوردیکی لەتنما ئیزەدیەکان ما ئەو یەزید پەرستوەکردنا ئال حەقەکان و کاکەیەکان ئەلی پەرستکردنە سۆ بنەماڵی ئەلی و دوانزە ئیمامیان وەکردنا خۆ باقی شی ئەو سونیەکانیش لە بین شی ئەو سونی دو شاخەی ئەسری ئیسلام هین بینە دابەش بینە خۆ تۆ چەدوە کوردی وە ماوە هەتو چی تۆ ناتوانیتن تەشخیص بیتن ئی جەهانبینی فکری فەلسەفی وە شارستانیەتە گورانە تەنیا ڕێ نجاتە ئەڕا دیری لە جێن ماڵێکیت تەنیا ڕێ نجات یە هەویەت مستەقل کوردانە جەهانبینی فکری فەلسەفی وە شارستانیەتە گورانە و یەک کەسی لە ئاست پرۆفەسۆر و دکتۆر یە حالی نەوتن واقعان بچوتن خەر بلێوەڕنێتن لە یە خاترە بایتن قەڵەم زانستی بجوولنێتن بچوت خەرۆگا بلێوەڕنێت لەی کار زانستی خاسترە هەدی فرست سووکەیە هیچی زانیاری گەناو ئی پرۆفەسۆر جەماڵ نەبەزن نییە کە پەیوەند داشتووە میژوو هەویەتیمەوە ئەیەکە ئاڵاوی مێدیکاکەی لێرە هاوردەسێ کە ئەمە ئالەوی نییە ئاڵاویە خۆ ئەلەویە ئەلاوی خۆ ئەوان ئەلی پەرس ئیوە ئەلی پەرسین سەیەکان هەستن هەر یا ئەلی دانیشن هەر یا ئەلی تازە مەردمەکە گشتەوە جورەسە کاکەیەکان و ئالەبکان خەفن هەر یا ئەلی نازانم ئاژاشکی دەن هەر یا ئەلی ئەتو ناشی ئەنیتن مەرەز دیریتن مەرەز دیریتن هەستونی سد بێسە ئەلی هەڵا ئاڵاوی ناوت بوتن ئەلەوی ناوت بوو خودە ناوەڕوو باوەڕەکەتە ڕەخس و سەماکەت گشتی ڕە ئەلیە ئەدی ڕە خۆت گول دەیت ئێستا توای بوون وە وشە بازی وە کەلەمە بازی هینێ بکەیتن کوردی وە بکەیتن ئەلەوی بکەیتە دینێکی کوردی کە هین یا پیشنهاتە لێرێکە یاکگردنی ئی دینیە مسلمان و ئیسا و مانۆیزم و تەمام دینەکان دنیا لە هینێکی بەستەرێکی ساینسکریستی کریستی چەکردە ساینسکریست زوانێکی هەندوو ئیرانی قەدیمە یا هەندووی قەدیمە کە لە ئەورە یەکگرن لەو دەورانە هەدێر هەمچێسە ئاینە کوردیەکان وەک یارستان و ئیزەدی و ئاڵەوی
حتى شيء يعني توي أو قش بيجناد في الجنة ويارسان بكرية عين كوريا كان أخ وشة وقدر أو إسلام كوري ونازل فلان بيمان براسي أيام أقيتين أيام دير في شارخني تتربان لس لا زي اللي دانوي يعني أناليز يعني اللي بروفيسور دكتوري اللي بار أناليز اللي بار بيوند بارادايم كان ودورة كان وتاريخ كان وميجوا كان ونازل مفهوم كان و بارالايزن وصلا أفليجن أنت ما شيء مثل كان لكن نتوانس سنين بكان جوري بيوند بين كالكونا برسيارة النمية وقال يك فيلسوف قورن ورسولاني خوشگیری نکنه تو شکارن کی زانستی کیتن خو من یتوی تو شکارکت باریتن پوسی بکنیتن پوسکه با خوشگیری بکی گوشت مشتدین گشت دابوی که بو نکتن بیت خواه میخی بکشی بیت خواه خلاکوی بکیتن فلان یعنی پروسه آنالیزه وزوانی که ساده فیلسوف قورن ورسولاني هي 200 پیشین کرده 3.5 لیور روش صرافی هین کرده نشان داوت و متافوریکی جیانی کی کردانه شانامه حقیقت یک هر او هین سوران همارشه هر او این مرداد دیه این ازدیه چه شانامه حقیقت شانامه حقیقت هست که یکی که لسر چاو گرین که کانی آینی یارستان بامرد که تو پروفسوری تو بار یکی لأو سر چاو بنام واصلات دابون نریتیلی که لشانامه حقیقت هاتیه شیکاری کردی اصلا رواجی دا یکی کلی بو سهاق دو مرمو لسری داشتو یا وقول الاقل دو بان کلام لسری داشتو یا سرچاو بار سهاق خوی روش روشه کردو سهاق خوی نظر دوا داود سهاق خوی سیول هیشتود که واتود من سیولم دجا یا چیتر دیرن تمیره گردو دست یا مقام خواندوتن راباوکی راباوی علی حمدانی آخه من نزنی و چو کار زنستی کن خو این نظر دوادن و سیول دا هیشتون یعنی خو تو نباید لدوره ساگ و دامرزی ها یا قانون گذاری بیاد نباید سند رهبین که وجود داشته بیاست حتی یه سروده دیرین یه بلگه دیرین که سهاگ وکو دامرزن یا وکو نجین کره و قولی که خوتن لشونه گوتود من یک نجین کمو یا ای دین یا ای آین دامرزنم یارسان ناوی ناتوان سند ناتوانین ارابی سند تنها کن یاسا تاوسی ملک هر اوسا که ایسا رزکار کردی سو چیرو نیسانی که یعنی دیرین آیم دیرتن لزانست و لعلم و لگشت بیزار بودن هر بیزار و رس بی آم بینی لخواندنین خو دیر آوردیس اینا یا هر قصه که بورکی جاش بی وجدانا که هین کردوتن بالول اینا دامرزانو بهنهینی آینه یا مذهب یا هرچی بالولی زانه بهنهینی دامرزاوا یارسان وکو آینی که سر بخو خودتو پروفسور یه بلگبار که لو زمان حتی وکو وشه یارسان للی استفاده کریاود خودتو با وسرهنگ لیاران استفاده ناکی ایرمانان استفاده که لوشهی که تر که هاو مفهوم وقت یاران یعنی وقت
پارادایم وشەکانیش ئەو قەرەوە ملئی ئەدەبیاتە وەملێ زاڵنیێنی ئاشنانین کە مەفهومەکان ناناسی ئیدە هیستوری هینێکی واسرا لێ ڕوانگەیەکی میژووی ئیدەی وەکان ئیدە لەکان سەردەم سەر هەڵداوە تکرارەوە بێ نەویە نقڵ بێ چ سەر هەڵاتی وەسەرتە ئیوە ناتوانینیانە تەشخیص بین ئەخە چی توانین لە سەریە بنووسین ئەخە ڕاجازە دینە خۆتان هەویەتی ئیمەیجە کووروە بکەین کەینێ گاڵتەجاری یەمشت دەوریش یەمشت تەلەبەی سنی و شیعی سە هاورنس قەڵەما ڕائیمە و یابینە سە هەزبدارە ڕائیمە ئەو قەرەب لەناو لەجەنن زیهنی دنیای ئەدیانە برایمە قەرقن 30 ساڵە لێ بندە سەنیمە زانیاری دەرتیریم لە مەورد هەویەتان و لە مەورد کوردایەتیان 4 مسابێ درستاوی نەکردن کە خۆیان هاریە لێ بن کە ئەڕیان شیو بکەین خۆ هین نەیانە ڕاتبە ڕایمەوە قەڵێکە باشووریەکان نایەن ڕاتب نایەن حقوق مادی ئیمە نایەن توای من خزمەتە پێیان بکەی من زانیاری بوویمە ناو خۆیان و ڕێکخراوەیان و هینە یانە ئەو قەرە هانە لە جەنە زێنیەتگە لێ باسەڵا فاسدە لەناو لە جەن زێنیە فکرکردنە گیر خواردن یەکەس لێرە بەڕێزیانی چرا قسە بورەکەیە تکارۆکێکە بالوول دایمەرزانەوە ئی دینە خۆ لێلای چاوەردێس چە کردێزن کابرا وەشت دەرکردێس هەرو قسەوێت بورەکەیە سەدێک بورەکەیە کە شاگرد هین بێسن ئیمام جافەر بێ چۆتە لای ئیمام کیشێ خۆی چە کردێسن ئەوە لێرە باڵۆ لە لای ئیمام جافەری سادق خوێندوویەتەوە کوراخە ئاخە نازانم نەمردا چواردم ژینە ساوی دامە پێ بە ئیمام جافەر چەوکەشکە چەو پەشم چا یانە تە قسە چاوەکان خۆیان کە تازەترینیان فیلسوف ئیمڕۆژیان سروش عەبدولکەریم سروش لە کتاو ئەخلاق خودایان وە فارسیەکە ئەخلاق خواکان نازانم وە کوردی تەرجمە بیان هاوردی ئەسووە کە 99.98 لە سەدا ئەوەی کە کریا ئایە و دەستور و یاسا و ڕیسای ئیسلام بەرهەم و میرات سەردەمێکە کە خۆیان وە جاهلیەت ناسنێ یعنی یەوە مانیێسە کە چە ئیسلام ناوی پیرۆز جەز ناوێکترە ڕە جاهلیەت پیرۆز جاهلیەت مقەدەس خۆ تۆ هین تەباتەبای لامە تەباتەبایی خۆ هاوردی مووی لە وی دووەرنگە سەنەت هاوردی سوێت لە مەکاتباتێ وەگەر هەنری کربنم پڕفسۆر فەرانسەوی نووسا کە جنازەکەی حەزرەت محەممەدیان لەبان تەر ئین بێسن تاوید بێت لەین لەبان تەرم بیە ئەو قەرە بعد از 23 ساڵ پەیغەمبەری ئەو قەرە اعتبار ناشتێسن مردمەکە باید بنێتێ قەورە و مۆقەمینەی جێگرێ بکەێتن ئەدی ئەو قەرە اعتبار نیاشتێسن زانستی چە و کەشکی چە یانە زانستیان لە کوورە بی هەتا پرسە پێ نەکردنەسن کە ئەبوو بەکر کردنە خەلیفە مردم قورەیش تایفۆی سەران تایفۆی قورەیش گیان بین وەڕا خۆیان ئەبوو بەکردنە قڕخای خۆیان کردنە خەلیفەی خۆیان لەجێ مامەد وەدن مامەد پاڵایکی نانوە خوا هەڵێ وژانی و وای ڕای هات ئێستا ئیمە ئەوانە نێری من خۆمان فقط لە عەقڵ وەتوانی من ئەمورات خۆمان بۆی منەڕێەوە ئەمورات خلافەت خۆمان بۆی مەردم ئەخە ئێستا نەسڵ ئیمام جافەر لە کام هینە خۆ هەروە قسەکەی خۆیان خۆ تەمام مەرکەزیە نەهادیە زانستی لەدەست هین بی خولەفا بی لەدەست سنیەل بی
خويسا مشمشة ماريك تيج جناب بروفيسور جمال نبس لو باور بيتك ذات هاتي وجودي ولا وجود خوي زاناي معرفة دنيا اي دنيا او دنيا لوجودي بيها حتى يجي اناليز يتشناتوني لنظر لوجيكي منطقي حسنان ساده ويجون ناتواني امام جعفر شو كشك شو بشمشا يعني نتنيا هيك زانياري كي قول وزانستي كي قول لناويانوي هيك خو لا اسكندريه ولا نازانم بغداد ولا دمشق ناواندا هنا كان لا مصر ناواندا زانستيا كان واسرا اوردن هين مشايو او دو جريان فكري فلسفي كلا افلاطين وارسطو هات تيش كاويشتن بقول هيك الراسية السهراولي فيلسوفي كرد سهراولي فيلسوفي كرد ولا نوروز نيا چونك سهراولي جبي مسلمان بي خو امام جعفر این هارون تواس بکشته خلیفه عرب هارون رشید خلیفه عرب نوات خلیفه مسلمانی خو تواس بکشته چکر چولای امام جعفر وتی بچو چبکا بچو هندی قصی حلق و ملق و شیطانه بکا کراغ توی کسایت یه جوله جن مالکیتن آیم وقصی که بورکیه بی شرف بی وجدان خود فروش یه قصی بورکیه و لا نسراوكي هيني شاتك دوريش بشر بزهوي كاتب زادار كاسيال سيزاتا شوتريال سيكوهانا بس برزان يسا تاد سردم سلطان ساق هاتيا چاكده لورا وكو آيني كي سرباخوي دا كتاوا ريشاكي دا كتاوا هیچ اردلانەکان کە گەشەی کردووەسن کە ئەردەڵانەکان یارسان وەسە لەی هینگەری جاران گورانیسان سەنیسن یارسان ڕقەتڵ خراوکاری تێکدان میژوو پارتۆکی یەکە هەم سەر شەوەکان یەس پارتۆکی پیرۆزیچە کەلام خەزانە نامەی سەرنجام نامەوەران یارسان سەر شەوەکان چە بورەکەی یانە قسەی بورەکەی من یەمەش سونی تەلەبەی سونی لەژێر واسڵە ئەنوان و پرۆفێسۆر و دوکتۆر دیرن میژوو ناسنامەی من لە جەنماڵکەن ئایمیشی جوەلیانە نوویشێ ئێترام واجبە ئەیسا لایەن یارستانەکان لایەنگری فەلسەفەی تێشکاویشتن کە فیلسوفی کورد شابدین سوورە بەردی 1953 تا 1991 لایەنگری ئەوە وەچە بەڵگە تاکو یە نازان کی مەحموود شتێک لە ئەو فەسڵنامەیە هین جاشخانەکەی جمهوری ئیسلامی مەقالێک نووساوی هەریە هاوردیوە کە یارسان بڕوایان با تیش کاویشتن بابەتەکانی ئەو نەنگتان باەتەنە ڕای شتیدا هین خۆڵقانەکە کرد تایبەتمەندی چەسبوو إسرافيل ومسرافيل ويعني هروين الشيء هروين الدين إبراهيمية كان اسمه قران واصلا دون ويانا هرو تشتغل إينس روجو موجو أنا هرو دابو نريتو
واجبات و فرایزە کە لە بۆرهانە لە حەقاتیس و لە هینی چاوەردێسێ سەدیق بوورەکەی و باقی نووسەرەکان دوای ئەو هاوردێسێ کە یەیچە هەڵبەستەکەی هین جالیاتەکەی کە هەمە ڕەش فرە و دڵی پێخۆشەکەنە کورە کورد هیچ نازان قسەی گەریجان هیچ نییە گوران نەوت کورد هیچ نییە هیچ نەیرێت هیچ تاریفی وەخۆی ناگرێتن مار یەک ئێستا چیم لەسەری یە پیاوەدا کردێسن کە کورد وەرجە لە هین نەویە وەرجە لە ئیسلام کورد معنەیەک نێنێتن حکوومەتی نەویەسن هویەتێکی جەمعی نەویە جوهر ئیسلام هەویەت داواسەکن ئەگەر گورانەوە دەوە ڕازویشتن خۆ تا یاری فیلسوفەل گەورە تەیمور بانگیاران و نەوروز سوورانی کی کورد بی لەی سەدەی ئاخرە هیزگە منتەقەی و جەهانی بنەماڵەوە چەکدار استفادە کردن هەڵیان نان بەرئەلێ یەک و بەرئەلێ ئەوە ڕاستای مەنافع خۆیان خەباتی کوردی خەباتی کوردانە و خەباتی نازەمم بۆ مافی کورد و نەنگتان بایتن هەر خۆتان و ئەشیرەکان هاوساتان یەکان تاوانینوە یەکان کوشتین شیخ سەید و شیخ ڕەزا ئەلەوی شیخ سەید هاودین تورکەکان سەری قەوڵانن ئیسلامی ڕەم وەخاتر مسلمان بینی چاو مسلمان ڕەمە پێ نەکەن و شیخ ڕەزای هەرچەند ئەلەوی بی بەشێک لە ئیسلامی ڕەمە پێ نەکەن ئەویش تاوان هەوە دەستی خود باقی کورد شەرم بکەن ئێرەکانی ئی ئەزەمەتنی نجاتتان نێتن هیچ ناتوانێت توانین ئەو ئەزەمەتە کریاسە خریاسە بیچکۆ کریاسەرە قاڵب مەسەبگەل بیچکەڵێک دوارێسە توانین لە ژێناو ئاین کوردی بکەینێ ناسنامێک و شوناس کورد یان نەوتەوەی کورد پر خۆتان مەسخەرە مەکەن گاڵتە جاڕیە وەڕاستی خۆ ئیزەدیەکان یە دروغ قەویە واتێسن ئیزەدیەکان وەتنە ویشن ئیمە لە باوە ئایا مداهێمنێ کە دەرسورەتی کە من مەسەفڕەش یە ویدۆ ئەوە چند ڕۆژ پێشین کردن خۆیان نووسانەسن کە خۆت مەلەک تاوچیە گولی داوەسن کە لە گیانمەکە بخۆی وا بکێتن خۆی و هەوا لە بەهەشت دەر بکەن بان نەسر ئیزەدی بخەنەوە چی لە باوە ئایا موهینە تو چە خوێنیتن مەتن یانە خوێنی دا لە دیرۆ قسەکەین یا هینە مەڕەکەی ئەفلاتونە سایڕەکانی دوێنێن گەڕانی دوونادون و نادام یا خۆی ڕاستنیتن کە هەزەمەت گوران وە لە جەنکیشە لە لای یەزیدیەکانیش لە کەس مەشای ئەو مەتنگە لە دانستە دەسان وەکو کتیبی پیرۆز نەکردێ چاتێ سولتان ئیزی بۆ خۆ پادشایە 1001 ناو لە خوێنایە خۆ ناوی مەزن هەر خوددایە ئەمە خوددایە خاوەندکارە خاوەند کارە یە باە خاوەندکار بوو ئیزی یا ئیزەدی خاوەندکارنەوتن و بەڵاش ناژیێت هیچ فریشتەی ئاسمانیەک نییە پس لێرە چینە گوڕینە سێ 1000 و ڕێ یەکی وەن ڕێبەر 1000ن ڕێ یەکی مە لە ویدووە لە نووسراوە یانە گشتی شیوە کردیمە هیناسین دەورێ شاخۆشینە ڕێ یەکی وەن ڕێوەر 1000ن خۆ یە هەرە وەسە ئیوانە فاوەردێسن یە هەو پادشا لەبان تەخت لە ناو دوڕ دانیشتی وە فارسی هینێ کردێسن یە پەردە لە قەی بووە هات ئەرە سڕمە گووە بیا 1001 ناوخۆ لە قەیب یە هەرەوەس هەرەو مەزەخەرف ئیوانە و فەسەک هەڵا خۆی چوت لەورە هینێ کردوتن هاج نێمەت هەناردوتن ڕایەن سازی کرد یا هەرە و نووساوەسن کە کاردارە فەرانسە لە مووسڵ وەلیانە سەر و کارداشتی ڕات تەرجمەی ئەو مەسەفڕە شویانە لێرایچ هەنری کاربن
این فرانسە یانە ناتوانێت تەنها جورە ئەتفاقی بووتن پڕبوونی کەچی بدون سێکس و هەیە چیرروکە پرۆفسۆر یە چیرروکە غەت باە وەڕووی سەنەت قسە بکەیت و چیرروک نووسیانەکە نووسیا سنەیت وەقت حاج نێمەد نووساوە سێ نازانم لە بۆرانە هە قاتێس و فڵان ویانە بورەکەی هاوردێسە سولدانی هاوردێسە نازانم سەیل خۆیان هاوردن سەیدی تو وەکو پرۆفسۆر یە ڕەچە داوردێسێ سولتان لە فریشتەی مینیە بووە مینە فریشتەی مینە کورە دایرەک یەکی لە فیلسوفە گەورەکان ئەو زەمانە بیە کە بنیامین هەڵا هەرکە ناوی بیوت ناوی نریاسە بنیامین دی ئەو قەرە خواربی لە نەزەردانایی هینەکەی ئەو کاڵا فکریەکان ئەو بیە هین کریا کاڵای یاری ئەو سەردەمە وەلیلە هینەکان مالومە لە مەرەموەکانە دایرەکن یا ڕەمزبار یا ڕێزوار وە قسەکە خۆت این جەماڵ نەبەز لە ئەو بانتر بی لە نەزەر دیدگاڵ فەلسەفی لە نەزەر کوێ گەوهەرگەلی بارە گەوهرینێک فەلسەفی کە داشتێسە ئەخە ئەم ئێستا مێیەکی هین مێیەکی فریشتە ئەو چیرروکە لە ئەڕا خاتریە وەلە جەنکیشانی ئەزەمەتە سەئی هەویەت ئیوەیە ئالی جنابووە لە پرۆفسۆر و دکتۆرەسا تاریخ و لە یەکدان تاریخی ئیوەست ئەیوە خۆتانی تکرارەوەکەی ناخن شەرم دێتن سرە ڕای ڕا کەسێری کە ئیمڕۆژ زنێن ڕا کەسێری کە ئیمڕۆژ جوسووران هەمەڕەش و مێدیکاکەی ویانە دەست و قەڵەمەن شەرم دیرێت ئەم کەی زانیاری دەرەوەی بانیانە تکرارەوە ئەم کە زانیاری فەلسەفی دەراوردی نەسن لە نەزەر منتەقی لوژیکی هەر سەنگانی منەس ئێرەکانی جوێنیە بان پوچیوە بکەن بخەنە لاوە زای وەختەکە چەندێک بێ 1 ساعت و 20 دقیقە ئەزیزێر با بچینە سەرە هینێکتر بچینە سەر چەند مەقالەیەکتر لە باشوور چەند نووسراوەکتر کە بزانیم چ یا دایڤەرسیتی لەبارەی دوگما لە ئایدۆلۆژیا باشووری کوردستان بۆ نمونە 2018 چابیە 2018 نووسەرەکەی چه کەسێکە وەناو سەلام ناوخۆش مامۆستای زانکۆ خۆیە خوانیتێ معلومە کەس معلومە هینێکە تەلەبێکی ئیسلامیە متای بڕێک نەقل قەول لە ڕەشاد میران هاوردێسوە کە وانەوە دەردی بەنامە خۆتە دوکتی و نووسا دوکتی و هەستکە لە مەورد ئاینە و باوەڕ لە کوردستان و یەکێکی کەریم زەند لە 71 نووساوەسە و 30 ساڵ پاش 23 ساڵ 23 ساڵ دواتر کتێوەکتر هین کردووە دکتۆر ڕەشاد میران کتێوی و ناوچە ڕەوشی ئاین و نەتەوەی لە کوردستانە خۆ ئێستا ئیا بێسە سەر چاوەڕە باشووریەکان یەمشت مزەخەرفە دکتۆر ئێستا پرۆفسۆر ڕەشاد میران ئەوەی بەشێکە لە لی بارەسوە یەمشت مزەخەرف لە مزەخەرفەکان مێردادی زەدی و سدیق بورەکەی مزەخەرفترە خۆ باوە خێرایی یە چۆ بخشی مەسەر ئەو نکاتی کە ڕەنگی وە کرد مەسن هەردەوی کاکەی و نیسا لێرە هاشم کاکەی هینکردنە قسەکردنە متای کەسێکی زانستی ئید و کتاوەسە ئید و کتاوە فەقەتچە زانستیە بەس هیچ کەسانی قسەیان بە دریژی و توژینەوە ئامیزی وەک ئەو دوو کتیبە قسەیان لەسەر دیاردەی چەند ئاینی و چەند مەزهەبی نەکردووە یانە ڕەشاد میران وە ئەو کاورە کەریم زەند
و ڕەشاد میران دوو کتاو زانستی کردێنن لە باشوور ئی مەقالەکێ تا 2018 تا لەی سەردەمێکی مەقالە نووسیاسن خۆ ئەوەی لای هینە یەی هینە ئی کابرا قسەی خۆیە وشەی لە لای ئیمە گرنگە جەختە لەسەر بکەینەوە چەست دەستەواژێ ئاینی پیش ئیسلامە خۆ بەدیدی بەندە جێگە لە مەسیحیەت هیچ ئاینێکی پیش ئیسلام لە کوردستان نەماوە خۆیە دروست ویشت ئێدێڕە بتوایتن واژەکان ئەلەوی بکەیتە ئاولەوی و ئالحەق بکەیتە یارسان و کاکەی بکەیتە یارسەندی مێژوەکە گۆڕێ ناسنامەکە گۆڕێ باوەڕەکان گۆڕێ پێکاتێ واسەرە ساختارە خانەدانیەکان گۆڕێ ستازە بڕێک مەسخەرە ئەمێ مارسپیچ کەلەمەی سێ دەوەستکردنەسن پیر بەنە ڕۆخاڵکان ئێرەکانی ماڵات جلەکەی ئەوەزی بکەیتن کارە تەمامە تەبیەت و ماهیەتی ئەوەز بود آخر ڕادی قرس سوق باە بودی کومەلگا کەسێک نەیاشتن و درست فکر وە بکردن پیشتاز ئاڵگۆڕێکی جدی و بنەڕەتی بوتن پیشگام بوتن خۆ یەکە ئاین ئیزەدایەتی و یارستان کاکەیی و قەزەڵباش لە ئیسلام دروست بوونە نەک پیش ئیسلام بوونە خۆ ئەوە فرەفرە قەڵەت کرد وەلی خۆ ئالحەق بنێتەوە ئەلیلایی بنێتەوە دروست ویشتن قسە ئیزەدایەتی لە ملمنانی ئەباسی و ئەمەوەی دروست لە شەنگاڵ دروست بوون خۆ فوات لاپەڕێ 35 سەرچاوەکە نازان کی ئیزەدی بەرهەمی سەدەی دوانزەی وەیمانێ کە لایەنگرانی یەزیدی کوڕی ماعاویە ئەمەش واتای دژایەتی لەگەڵ پرینسیپەکانی شیئیزم دەگەینێت خۆ دروست ویشتن چون دەولاوان کردنەسە پەرستەندەی یا هەوادار یا شوونکەفتە بنە ماڵەی ئەبوو سەفیان لێلا یانەکردنەسە یا یەکار بەنی ئومەیە لێلای بەنی هاش بنە ماڵی ئەبی تاڵەب و عەبدوڵاویانە بەنی هاشم و حەزەتە تەمام کوردەکان بەش بینست لەسەر ئەو دوو تایفەی قوڕەیشە چوارمەزە و سنی و این شاخەی شیعەوە تەمام لاوەچەکانە یان ئەمەوی و خود یەزیدیەکانەوە و ئەوانیش و ئالحەق و کاکەیی و شیعەکان و بنە ماڵی بەنی هاش ئەیدێڕە قسەی حەق ڕەقە وەلی قەڵەتی حالیە وەختی لە جەهانبینی فکری فەلسەفی و شارستانیەت گوران قسە بکەی یا هیچ قەڵەتی ناتوانێت بکەیتن ئی خۆشناوە لە کوردستان چەند فۆرمێک لە شیعەی کوردی هەن ئالحەق حوسێنی ساسێ بەشەکانی تە هەروە فۆرمێک دێتە فێلی و شەبەک و یانە هەر یانە نەکە یان وە دین کوردی نازنە خۆ بفەرمان ئارگومنتە ڕێ بەڵگەرای ڕێ بکەن کە لە شۆن ئیسلامیانە هین بینە من وەجد ئیسلام بینە بەرگەت شەست وەلی متوانم لە زەمانە گیلگەمش بەڵگە ڕاتەن باە گیلگەمش خۆی بەڵگەی منە گیلگەمش وەسڵ بووتە تەیمور بانیارانی 100 ساڵیەوە و ڕووی ئستدلاڵیە لێ منطقی فەلسەفی تەمام هەوڵ فەڵەکەدین کاکەی جەماڵ نەبەزیانە کە بتوانن لە هین دەری بکیشن ئێرەکانی بۆنێ وەرگی لە ئیسلامیش لە زەرتشت بکیشنەی دەشت سەچی من نەقل قەول لە هەگەڵ وە تیری من لەسەر وە قسەکەی نەقل قەولەکانە بازی خێرا لەسەری بچی من کە نوارەکەی سە فرە تیلانیەوەی بێ یە ساعتونی مسە دکتۆر ڕەشاد میران لە لاپەڕەی 101 هەرە و کتاو خۆیان کە ناوی ڕاستەقینەی ئالحەقە ناوی ڕاستەقینەیان ئالحەقە ئەوانەی کە هینە ئێستا ئاینی یارستان ناوە لێ بریەد ئالحەقە ئەم ناوەیان لا پیرۆزە بەڵام بەشێکیان لە کوردستانی عێراق کاکەییان پێ دەڵێن لەلایەن پسپۆڕ و لێکۆڵەرانیشەوە
زیتر بە ناوی ئەلیەلاهی ناسراون زیتر یەیش هەم دروست وشتکە یەسەکە ئالحەقش وەلایەنەوە پیرۆزە چون ئیمە لە وونەواری چی لەو بەنامە ویدوی چیم لەسەری کە نور علی ئەلاهی ئالحەق کەسێکە کە قوناخەل شەریعەت تەریقەت معرفەت تێی کردوت وە ڕەسووتە قوناخە حەقیقەت ئەوە ئالحەق خۆی ناولایەن پیرۆزە و ناوەکەی درستە یارستانە ڕایانە ناخۆنج سن ناجوورە ناسازگارە معنیەک ناموسەماس وە قەڵهینەکە فارسەکە یا عەرەبەکە نازانم کەلمەکەی هەم عەرەبی و هەم فارسی ناوەکتریان کە یەسە نووساسێکە ئەوش یارستانە یەش فێر بیست دکتۆر ڕەشاد میران هەم لە لاپەڕەی سەر 95 نەنووسا ئەو ڕایەی کە خەڵقی هەورامان سولتان دەکەن بە سان وەلای ئەوان سولتان ئیساق دەبیتە سان ئیساق ئەم ڕای ئەمە بورەکەیە ئەیە قسە مزەخرفەکەی بورەکەیە ئەم ڕایە لەسەر ئەو ناولێنانە زیتر ڕێتی تێدەچێت خۆ چا ناولێنانە لە سان خۆ ئێرەکانی مێژوو هەورامان خوێنیت خۆ فرەفرتر لە سولتان و پادشاکانیان هەر هینن فرەفرە لە سەرکردەکانیان نازنا و سولتان دێتن ڕەگشتی ئەوانەیە کە نازنا و سولتان دێرن تایتل سولتان دێرن گشتیانەوەی لەسەر وەچکە مەزهەب لەلایەکتر ئەوێ سان و معنی سولتانە بوتە ناوخاس سانە میردان سانە یاران سانە قوڵامان چووە پێکەیتن ئاخا یارستان کورتەی سانی یارانە کورت وەکریا سان یارانە یوە باەتەکانی لە ئی بنە ماڵە هاری بین نەخە این ناوناینە مزەخەرفە خو لە لایە کتری چووە هاوردنەسوەکی یار بە مانای خواست منزوری سەهاک بوتن ساکیش منزور خوا بوتن خۆ سانیش لەوروژە و معنی پەیرەوکردن ڕای جوور بوتن هاوتای ئەهلاقوە بوت حەق ئەهل لەجێ ئەهل سان هاوردنەسن لەجێ حەقچە یار هاوردنە ئەخ بزانەسن هەڵسەنگانن منتەقی ڕێیە وشە نتوانی بکەیت بە واتای یارانی سولتان بێت خۆ هەر سەسەڵەکان ئیرانی سەلجوقی و نازانم چەند قەزنەوی وانی چ کشتی هەنازنا و سولتان داشتن هەڵا لە هەورامانیش دەربچین کشتی بێ وردە مەساب گەر کاکەی بەشێک لە شیئە باشوور بن یارستانی بەشێک لە شیعەی ڕۆژهەڵات کوردستان خۆ ئیە ئالحەق بوتن دروست ویشت ئی باوەمەرد قەزەلباشی بەشێک لە شیئەن قەزەلباش و ئەلەوی ڕاستڕاستەکانی بەشێکن لە شیعە هیچ شتەی خارج لە ئین نێرن خارج لە ئەلی تازەی لە زەمان لە نووسراوەکان ئیوانوفە وەگەر سولتان و وەگەر ناوە لواسە سولتان و بنیامین و نازانمدا و ئاشنا بینەس ئێستا بڕێک شێر ڕاشیوانن مێژوو بڕێک شێر تورکیش جعل کردنەسن و ناو 22 نازان تا 23 شاعرەی تورک دکتۆر ڕەشاد میران لە لاپەڕێ 261 دکتۆرا لێرە دکتۆرا نامەکەیە چاپسێنێ هاوردێسە ئەوانە گەر وردە جیاوازیەکەیان لەگەڵ ڕێکەیت مەڵەن زیە بوو لەگەڵ نووسێری و قەزەلباش و ئەلەوی و ئالحەق و کاکەی و ئەلیلایی یان خۆیان وەتەنی ئەلی قولی هەبێت قالی قولی منێسە ژنەف منە خۆیان وەتەنی لە کوورە ژنەفتسێ لە یەک چشت تێک دەکەونەوە سنترالیزمی ئەلیە خۆیە دروست خۆ وەختە تو لەورە هاوردی لەو هەفت ئاڤاتارەوە سەرا هەفت قوناخە هەفت ئەپۆکە خۆ تۆ ئەلا ئەلی و سیان تریان تەنیا خۆشین و ساک پیچانی نەسەفێ وەکو دەورە
ئەو باقی خوشین و ساگ ئایە من ئایم کەسایەتی مەسەبین وەخاتێ زاد ئەلی هاتێسە وجودیان زا وەکو ئینسانێکی کورد وەکو کەسێرێکی کە بیر و باوەڕێکی کوردی جیهانبینێکی کوردی داشۆن معنی پێ ناکەن لێ ئی جاریاتە لێی مزەخەرفاتێکە کە کریاسە هەویەتی ئەلیێلاهی ناوێکی گشتیە بۆ هەموو ئەو کۆمەڵە و گروپانەی ئیمام ئەلی دەپەرست خۆ هەوەی خاتر ئەو ناوە ئەلیێلاهی ئەلبەتەیە ناوێکی وە جۆرەسە متای لێ بەخشێکیان گرێتەوە کە واقعیەتە کە ئەوانەکانە ئەلی وەخوازان شتە نازانن یاسە شەبەک و یانێ تاک زمانی شیعەی کورد خۆ یەی چەس بورەکەی هینەی کردست یەک لە ئەدگارەکانی دایەلکتی گوران پاراستنی سیمای دینداریە خۆ لێرە مێدی کاکەی و نازانم جەماڵ نەبەز و مێردادی زەدی و سووران هەمەڕەش و فرەکەستر وەڵڵا زوانی گورانی زوانی ئاینیە زوانی ئاسمانیە خۆ ئەیە خۆی یەکی لە ئارگومنتەکانە یەکی لە بەڵگە قورسەکانە کە گوران کتولە مەزهەبگەلە ئەڕان نابودی گوران جۆر شارستانیەت کە یەکی لە کوڵەکەکانی زوان بوت ئەڕان نابودی گورانی نەکرد سازیکردن لەی 150 ساڵ آخر 150 تا 200 ساڵ آخر خۆ یەک وەختی ئێڕان مشتەرەک وەختی دوڕ مشتەرەکە کە دوڕ خەڵقکەیتن ئزدی دوڕ خەڵقکەیتن لە لای ئیزەدیە وە لێرە حەق دوڕ خەڵقکە ئەوەڵین ئی دوڕە بێمانە خەڵق ناوتن خەڵقە دوڕ و حەق یا ئزدی دوو ڕوانگەی جیاواز مادی و ڕوحن ڕوو ئەوەڵ دنیا بیەس و دنیا خەڵقرێ یا مادە بیەس و ڕووە وجود هاورد یەسێ کە ناتوانێتن خاڵقی کە لە ئەدیانە ئیبراهیمی چوت گەردوون دروستکێتن لێرە باید دوڕ خەڵق بکێتن یا وە قسەکەی ئیوانوف بیش شەرەف دوڕ خەڵق بێت و هەزیزی 7 سوورەت لەناوی بی 8 سوورەت 1000 سوورەت 72 سوورەت فلان گاراج خونیە دوڕ مادەل مەوادە ئەنسرێکە کە چوار ئەنسرتری لە وجود هاتێت هەوەی سادەگیە ڕاپڕۆفزە باید حالی بووتە بۆرەکەی و نۆشین مستەفا هینەهینکردنەسە قسە تاییدکردن یانە چەس مەزهەبی شیعەی کورداندووە وە کوردکریاوە مەزهەبی شیعەی کورداندووە هەروەکەوەی کە نەبەز ویشتن ئیسلام کوردی هەموو بە دایەلکتیچە گوران وە شیوەکانی ماچوو زازە بوو یە ئەتفاقیە جیهانبینی فکری فەلسەفی وە شارستانیەت گوران دابش بووتە سەر ئی کتولە مەسەبگەلە یا یەکی کتولە مەسەبگەلە دیالکتەکەیان گوران بووتە زوانیان گوران بوو یەتفاقی نییە یانەش نیشتە نانێت پلان سیاسی کە لە قاڵب ئی مەسەبگەلوە کە نەسێناچە ڕەن نابودیە جیهانبینی فکری و فەلسی وە شارستانیەت گوران کە نەستی جێگەر ئەو ئەزەمەت کە بتوانن لە جەنماڵێ بکەن ئەیە حەزرەتە کیا دکتۆر ڕەشاد میران خۆیە کە لە نووسراوەگەی لە کتاوەکەی هاوردەسێ لە گوڵان هینێ کردیا ساڵ چەنە 2018 نووسراوەیەک دەرێتن
کە مەقالێک چاپیەسن لە گوڵان لە 2018 یانە لەورە هاوردن تابزانی من خۆی چوەکە ئەو کاورە نەقل قۆڵە لێ کردێسن ئەو خۆشناوە خۆ ئێستا ئەلبەتەوە نووسراوەکەی فرەتیلانی واقعی چەسە هینە سورتان ئسلامە ئسلام یەسە و ئسلام لەگەڵ باقی ئاینەکانە هینە داڵکە ڕایەن و ماچیان کرد و ێژە تو لەو ڕاخوات دینداری خۆت کرد تویش لێرە دینداری خۆت کرد ئێستا کە هین لێدامێنێ ئەم هەری بەشە مربوط بیوەی بەنامە ئزدی ئاینێکی نەتەوەیی کورد وەڕووچە هەر جۆرێک ئەرز کردم ئایمەکانیە نووسراوەکانیان ئایمەکانی واسا کەسایەتیەکانە نووسراوەکان معیارە ناوەڕوو باوەڕەکان چەس ئاینێکی نەتەوەیە گوی لەو شەنگاڵە وەقاڵەکە خۆیان فەرمان قەتڵ ئامیان دەریێتن ئیوە هیچ میتان نالەخشێتەوە قیرەت ناگرێتتان ئێترازی نەیرین بکەین ئەمە ئاین نەتەوەی وەی جوورە ئێترامی گیرگەت ئێستا خۆیشی دوارە لێلاوە واتە تێکەڵێکە لە پەرستن و ئاینە هەرەکوونەکانی کوردستان لەگەر پرنسی و بنەمە ئاینەکانی تر بە تایبەتیش ئاینی ئیسلام ئاینێکی نەتەوەیە ڕێلێک لە ئاینە کوونەکان درێ ئەویش چە وەختی ئیانە وشن فلانە ئاین یا فلانە نازان فکر هین دەوران کوونە هین 100 ساڵ لێوەرە هین 500 ساڵ لەوەوە یا 1000 ساڵ خوبایە بتوانن ئی گاپە لە ئەو زەمە یا ئی شکاف زمانیە لە ئەو زمانی کە قسە لێ لێکەن تا سەرهەڵدان وازرا قەرنە چەندێک بی سنزەی زاینەی بی کە حاجی ئۆدەی یا شێخ ئۆدەی لە لوبنان و هاتووی ئیزەدیدا بمەرزنێ هەورە باید پڕێوە بکەن ئاخە یا یەکە مێدی نکبەت وەختی ویشێتن نازانم 4500 ساڵ یا 3500 ساڵ پادشایی کاکەی بیست این نکبەتە خۆ باید بزانین بەڵگەن بارێتە وەروەکە لە واسڵە ڕەوەندێکی لە پرۆسەیەکی مێژوویە یا تاریخی نیشان بێتن چوو ڕاستیەسە ئێرەکە ئی کاکەیە ئیمڕۆژە هەرو کاکەیە لەن خۆشە هەساو نییە تو وەکو مەسهەب هەساوکی نظامێکی باوەڕی و ئێرەکانی فەلسەفە ساوکی باەتەکانی جیهانبینیەکی فەلسەفی ڕای بتوانانی تەرسیم بکەیتن دیدگاکانی بتوانانی دەفا لە لێ بکەیتن و بەڵگە و ئارگومنت ئێستا کە هەمیانی دوو کتێب پیرۆزان هەست و جلوە و مەسەفرەش خۆ نازانم یانە ئێرەکانی خواندونی پتوکتر و پرۆفسۆرە متمانم لە لێ حالی نوێنە ئالحەق خۆ ئالحەق یارستانی و کاکەی و لێلایکی کومەڵێکی ئاینی ترە پەیرەوەکانی لە ناوچەکانی هەورامان و فلان ژیان یا خانەقین و مەدەی ئەم ئاینە ئەگەرچی ئاسوارەکانی باوەڕ و پەرستنی زۆر کۆنی بەسەرەوە دیارن بە تایبەتیشی باوەڕ بە بیرروکەی دوونادونیا تەناسۆ بوو بەڵام جێ پەنجەکانی ئیسلامی شیعە تێدا زاڵان ئەوە چه ئاینی کوردیە خۆ تۆ لەوەرە ویشیتن ئیزەدی ئیسلام زاڵە لێ خۆ شیعە هێنە ئالحەق ئیسلام زاڵە لێت وەسەرێ بەڵگەتان چە سەڕا ئاین کوردی بینیانە لەلایەک تریش واخە پڕف سوڕە دوونادون و تەناسۆخ ڕوود دوو چش جیاواز بچوو تماشای بەرهەمەکان نورە لێلایی بکە یانەن ڕادڕۆشنەوە بوتن یە مزەخەرفات بوورەکەی قاتیان کردێ پانتیۆن کەسی پیرۆز هەرە باڵای کاکەیەکە لە کاکەییدا ئەلی کوڕی ئەبوو تاالەبە ئیمام ئەلی یەکسەر دوای خاون کارت ئەو هەفت قۆناخە هینە شاخۆشین و سولتانیش ئەو جەسەکەی تریان تەجەسوتی ئیلایی گرنگی کاکەی ئەرە تابەڵە تەیبڵ لە مێردادی زەوی
سەرنجام و تەذەکرە الئەلا تو بزانە ئی پڕفەسۆرەوە تەذەکرە ئەلا ئەڕەن نابوودی شارستانیەتە نووسیاوە ئێستا هاوردێتە دوو کتێبی پیرۆزی ئەم ئاینەس لەولا مێردادی زەدی و نازانم جەماڵ نەبەز ویانە حەقەل حەقایق و بەرهەمەکان حاجنێمەت و نورەلای خۆیان وەزنین هەساوکەن و وەچکە خوا هەساوکەن و وەچکە ئیزەت یا ئیزەدە بیشکڵا لێلایی بەوە مەرتێکە تەذەکر ئەلا خۆیمە بەنامە لەسەرین وە کوردی چە پڕفسرە توانێت خۆی زنگە تماشای بکەیتن لەلێ هالی ناوتن تا دیالۆگ بکەی من بیشتە شیکاریە ڕای بکەم یەمەشت مزەخەر یەمەشت مزەخەر بە من نازانم لە کام ساڵێکە ئەلەوئین فاتمی یا ئیسماعیلیە ژنەفتێسیان ئێستا لەیلای چاوەردە بۆ فارسی و ئازەری چەند هەر ئەو مزەخەرفاتە ئەڕاشیوانن ئی مێژووە ئی ناسنامە یانە ئی پڕفەسۆریە لە کوردی چە دکتۆر پڕفەسۆرە دێنن تکرار بکەن ئەوەڵین شێر فارسی دەرویش ئەمیر حەیاتی دەور 6 ساڵەیە وەرۆنیسایە ئازەریەکان لە تەریق ئەمیر نووسراوەکان ئیوانوف وەگەر ناو سولتان و بنیامینە ئاشنابین لە تەریق دەوریش ئەمیر حەیاتیەوە وەگەرد کەڵام خوێنین منتەقەی مەقام خوێنین منتەقەی سەهنە ئاشنابین ئەخی چ مێژوەیەکی وە خوێنین ئەخی وە پڕفەسۆر چین وەختی لە چیتێک نازانین ئەڕە لە جەنماڵێکین ڕە کەولیکین نووسراوەیەک تر هەست کە سێ بەشبی و جاڵبی کە یەیش چونکە هەر ئەو هین بخەت باشوورە لەسەر ئاینی یەزدانی بێتە ڕێوەکە یەیش سەرچاوەیەکترە ڕا مێدیکاکەی و بڕێکتەریە 216 دو ساڵەشون مێدیکاکەی یەیش وشێ وەگەر وشێ یارسانە چە ئاشنابیست ئاینەکانی یارسان ئەلەوی و ئیزەدی کە ژیانەوەی دینی کوردی پیش ئیسلام یا زندووکردنەوەی ئەو دین و ئاینە کوونان توانیتنەوە بەڵگە بسەلمنی داغە توانی بۆ قەول خۆیان ئاین ئایل حەق سولتان ساگ 700 ساڵ یا 600 ساڵی وەردای مەرزانگە تۆ ئاینە کوونەکان وە هەتا وەجە لە ئەسلامە ساوی بکەیتن 600 ساڵ تا 1400 ساڵ 700 ساڵ 800 ساڵ بوشایی پێکە توانیتن ئەو 800 ساڵە لە زەمان هاتن ئیسلام تا زەمان سولتان ساگ سەردەم سولتان ساگ بسەلمنی یا تا قەرن سنزەی زاینی سەردەم شەیخ ئیبن مسافر بسەلمنی ئاینە چە زەرتشتی و مانی و مەزدەکی ئی نووسراوە چە خەت ئیران بێتەوە یەکتاپەرستی ناسراون کورە هیچ یەکتاپەرستی دەی جەهانبینیە نییە وەختی ئێتقاد وەیە بووتە کە گەردوون لە مادەل مەواد وە شکل گردو تەدریجی بووتن ئێڤۆلیوشن داشتوتن یەکتاپەرستی مەسخەرەس لە ئەو مانێ زەرتشتێتە لەو مانێ ئەدیان سامیە ئاینی یەزدانی یان ئاینی فریشتەکان یا ئەدەبیاتەکە هین فێر بێسە مێدیکاکەیش خۆ لێرە دین من وە مانای چە هەرە و سەرچاوە ئیسلامی و مانای دینێکی ڕەوەنجتەکار بەوەکە وە ئاین چە وەمانی وەمانای دین ئەڕا دینە کوردیەکان یعنی دین کەلەمەی دین ئەڕا دینە ئیسلامیەکان وە ئاین ئەڕا دینە کوردیەکان واسڵا بێتەکە ولی لە مانای پەیرە و یاسا و مەسەبین کە فەقەت یاساکە دروست پەیرە و مەزەبەکە دروست نییە لە ئەدەبیات فیلسوفە لە گوران هەر یەسە وشەی دین بۆ هەمان مەبەست بەکاردێنم و مەبەست لە دینی زەرتشت و وشەی ئاینش بۆ باسی ئاینەکانی یەزدانی و فریشتەیی
کوردان بەکارد یا خۆی کوردن ئاینی جوراجووری خۆی کوردن گشتی ئاینگەری چەچە چنە سەردەم ئاینگەل تیرێل فریشتەکانیش کێ خۆ فریشتەکان ئەو فریشتەیە لێ نییە مێرداد و نازانم هەرۆین ئەش پستاندنە کەس فریشتەیە یارە ئەورامەزدا ئەهورامەزدا خۆی خاڵقە خۆ ئی فریشتە بازیە ئەڕایەسە فارسیە بچەسبنە زەرتشتێتەوە و مسلمانێری بچەسبنە ئیسلام بەخۆ ئیسلامەکە بێتەوە چون ناوەکان هەن فریشتەکان ئیسرافیل و میکائیل و ئیزرائیل و نازانم چەنە جبرائیل و ئەوانە خۆ هەرە و فریشتەی لە ئەدیان سامیانە دینگەل سامیانە هینگەل زەرتشتی وەکوە نییە یەسێکە فقط تەفسیر و تعبیر هین دێرن بنەوە ڕای دروستکەن و باوەڕەکانی تاریفکەن لەو لایش دوونە لە هەندووی هەست و لە بودایی هەست و لە فڵان هەست کوردی یە مەسخرە بازارێک دروستکردن سنی پرۆفسۆر دکتۆر لە ئایا مەسەن هەر جۆیەکە ئەرزکردم لە زانست و لە کار زانستی بیزار بوو هەڵڕشێتەوە قەوسورانی فریشتە پەرستەکان دوای لێرە هینە کردستن یەک لە کۆنتری ناوەکانی ئەما چا حەق بووس یەک لە ناوەکانی کە چا حەق بێت ناوە لە ناوەکانی ئەم باوەڕە فریشتە پەرستەکان باوەڕەکانی چە حەق بێسن حەقی چە ڕوحی گەردوونیە کەچە ئەو پەرستراوە ئەزەلگەی کە خاوەنی گشت بوونەوەرەکانە هەروەکو لە ناوی ئاینی ئەهلحەقدا هاتووە ناوی ئاین مەنزوری چە ئەهلحەق حەقەکە مەنزوری چەس ئەو ڕوح و گەردوونیە کە ئەهلحەق کەسی کە ئەو ڕۆڕانەوە سەرچاوە مێرداد ئیزەتی 2007 لاپەڕێ 312 لە سەردەمانی چە دیرینەوە تەنها سێ ئاینی یەزدانی و فریشتەی مانەتەوە سێ ئاینەکەی چەس ئیزەدی و ئەلەوی و یارس هەم دوای لێرە دوی وجدانێکی یارستان خراپ کردن ئەی ساودی هەر نیوسەرێکی باشوور لە یارستان کەڵک وەربگرتن دین و ئیمان و خۆیانیش لە جەنماڵکەن پیرۆزی بنەماڵە و مەسەبیان و سیاسیان و گشتی لە جەنماڵکەن چون زانیاری لە ئەنازێ کافی زیاو هەست باوەڕ بە حەوت بوونێ فریشتەیەست ئەم یەکە ئی ئاینگەل یەزدانیە فریشتە پەرستێرە چەکەن لە بنەڕەتە یەکی لە باوەڕگەل بنەڕەتیان باوەڕداشتن و هەفت فریشتەی نورانیە شوشەیی نادیارە یعنی مڕواری این مزەخەرفە ئایسە باەت من دەلێ بپرسم ڕابتەی بەڵگە چەس ڕابتەی مرواری وەگەرد هینە فریشتەی نورانیە چەس یە مرواری مادەست فریشتەی نورانی ڕووها چی توانیتن وە مەفهومە ساویان بکەیتەخە باوەڕێکتریان دوونە کە ئەمانە هینکردن دوون چە یەکی لەو مزەخەرفاتە سەکە چە کردێسن ئەڕاشیواندن ئی تاریخە ئی میژووە لەلێ سوادەکردنەکە بتوانن سەیەل دوون کەسایەتیە دینگە لە ئیبراهیم و نازانم هەفتانەوانن و ئیزەریەکان هەر بۆ جوورە دی پس ئی دوونە یە تەرفەند زیرەکانەست لەڕێ ئی مەسهەریەت و نازانم هینگە لە و شامێمانە کە مێرداد ئیزەری استفادە کرد زاد مێمان و شامێنانەوە
زاد بەشەرویانە تا ئەدەبیات نورە لێلایە پانە وەشۆنێ بچنین مزەخرفات یانە ڕەشوانن خۆ ئێستا خدا فریشتەکان دروست کرد سرا ڕێبەری خەڵکوانە بەرجەستەکانی سەرەکی کە پەروەردگار بەخوای مەزن ناسراوە بەیانە مزەخرفاتی کەکرد لە باقییکی چیم لەسەریدی وەختەکەەوە ناگوزانیم کە بتوانین من بڕستیم لە یە نووسراوەتر ئەم چارخێتری بە دوایەوە چارخەکان یەکە چوتۆ سەر ئەو هینە هەفتە دوونادوونە کە بوونە هەفت چارخ یەکە هەر ئەو هینە یەکە هەرە قسە لە چا نەبی ئیوانۆف نووسامەسە قسەیە ئیوانۆفە لێرە کردس هەفت دەورە و هەفت کەسمە ئێستا لەستزانی بێوجدانیە لوە هیچ ئاگایی و زانیاریەک نێرن وەی مزەخرفاتە چووی هەوگەی ئی ناسنامە شیونن لە سەدەی بیستمدا 30 کەس گەیشتونەتە پایەی باب یان بەرجەستەکار لێرە مەزهریەتە منزوری مەزهریەتە خۆ یەک لێ شێخ ئەحمەدی بارزانە یە نازانم نەچیمە دوایەکی چەبوتن کە بە خودان یا ساحبە زەمان ناسراوە سولەیمان مورشید ئەلەویەکانی سووریە است وە نور ئەلی ئەلایی ڕابەرێکی یارسانە ئەی بیشەرەف بێوجدان بیکرامەت کیە سەرچاوە چوار مێرداد ئیزەدی ئەخدی دیدی ئی بیشرەف بازیەکە ئی هەرەمە چوتن لە هەر کوورەتماشایی نووسراوە لە بکە هەرەم ڕفرەنسەکانی چوتۆڕە ئیوانۆف نورەلیە لایی حاج نێمەتوڵا موکری پەیڕەوانی گشت لەقەکانی ئاینی یەزانی فریشتەی کەس کوبوونەوەیکی پیرۆزیان هەست کە جەم و جەمخانە و یەیش هەندوارە جەم و جەمخانەیەک لێرە وە لە جەنکی شەوەسن ئەسن جەم و جەمخانەیەک لە ئەدەبیات فیلسوفە گوران وی معنی بچیتن بخۆیت و نازانم ذکر و سەما و موواکەی نییە یە ئینسان لە شەخسیەت دراوردنەی ڕسوماتە لەورە ئینسان وەرە و خاوەندکاری بردنە وەرە و خوار بردنە لە شخصیەتی ڕشتێک داشتوتن ڕینێک داشتۆ کە بتانی بتە پادشا خاوەنکار پادشاس هێنێکی ڕووهی نییە خوا نییە سمبولیک پادشای کە نیشتە شوون ئەو دوڕ گەردوون دروست کردیە وە پادشای گەردوون و کۆمەڵایەتی کۆمەلگا دروست بکەن بتوانێتن عنسرگەلێکی کە توانن وە دروستی وە ڕاستی وە ڕووی دانایی وە دیدەداری ئەدارە بکەن لە جەمەکان مەکانیزمی وجود داشتۆ کرد لە جەمەکان بتوانن ڕابەری کۆمەلگاوە داشت خۆی لێکردەوە بوتە ئەڵگو لا یارسەکانەکان بەم کوبوونەوانە تری جەم و ئیزەدیەکان جەما و لای ئەلەویەکان جەمدانی کیە سەرچاوە ڕەشاد میران ڕەوشی ئاینی و نەتەوی ئاینی یەزدانی چارە زەرتشتی کێ لێرە چێست تەپانگەستی زەرتشت و ئی ئاینە دی جووریە مینێتن زەرتشت ئاوسانوت لەلیوە زایەنوت جوور بزنێک کە ئاوسنی قونەوی لە پاچکە دەرێتێریتن ئی ئاینی لە زەرتشتۆ دەراورد شەبەکیش یانە چەند بنەماکانە لە زەرتشتە هەن خۆڕەمیەکان و یانە هەر ئەو هیچ شتێکە مێرداد ئیزەدی هەوڵێس بڕوای هینان زەر سوور و قەزەل باش گشت قاتی کردنەست
مذهبی ناودینی زرتشتی سەرنجام بۆ هۆی جیاوازی شوون و سەردەم و ئەم ئاینە یێزانیانە فریشتیانە یان لێ پەیدا بوو ئینێ لێ زەرتشتی پەیدا بوونە بەهۆی جیاوازی چە شوێن و سەردەم تاریخ و شوونیشتەجی یانە خەیاڵکەن شوونیشتەجیەکان هاوسا بینەسن کە تاسیر لە یەک وەرگردون یا هینە ئاوایی و ئاوایی یا یەک ئیمڕۆژ لە تەریق ئینترنێت و زوی تاسیر لە یەک وەرگرت تاسیر لەو دەر زەمانەی لە سەدەییە ئاوایی و ئاوایی بچووداییە کاکن قەوخای دینی قبول کردن ئەنداموێل ئاوایەکەی بوون یا سەر حاکمێک خۆی دینی قبول کردوانی باقی مەجبور کرد خۆم و کەسکارەکان ئێستا کوردستان هەورامان شارەزۆر ماسپەزان مێرگانەکەدە وە شەمزینان یانە سەرچاوی وەنرخچە ئی ئاینێدن کوردستان و هەورامان و شارەزۆر سێ وڵات جیاواز ئینسانیەتی لە خۆی دکتۆرە ئێستا یەکە هەر مزەخەرفە لە هینەسە شۆ ئەلەوی یان یەزدانی بەرامبەر زالەمانی و سەردەمە سەریان هەڵداوەست کیە دکتۆر محەممەد عەلیە سولتان سەرچەوە ئێستا پەیام و پرۆهینیان چەست سەرجەم دوو بێڕووباوەڕ گرنگیان هەست سەرجەم پایە و بڕوا گرنگەکانیان مەزدایسمە یانی زەرتشتی بە کەمێک گۆڕانکاری کات و شوێنەوە لە ناو ئاینەکانی یێزانی مانەکە پلەپایەکە زەرتشتی بعد وەکو بڕوای یەکتاپەرستی و ئەوانە ئەوڕە مەزدا یانە خوداوەندی زانایی و ڕووناکی ئەخر نظامەکەوە نییە نەفە ڕووناکی و خواوەندی زانایی و ڕووناکی لێرە لە بەستەرتر لە کانتکستر معنی پێکێتن نە لە ڕووناکی کە لە معرفەتە ئەوڕە مەزدایی وە بە یا ئەلاوە بە یا یەهەوە بە معرفەت لێرە معرفەتێکی کۆمەڵایەتیە لە مەناسباتی بین ئینسانی ئی ڕووناکیەوە وجودت مرۆڤ فرۆهەرە بەندە و کوێلە خوددا نییە ئەی مرۆ وەختە ئەوڕە مەزدا خاڵقە چی مەخلوقی نییە کوێلەی نییە کوێلەی نییە ئەباتە دونیایی چەکەن هێنە مریدی نییە خۆ کەسی عبادەتکردن کە یە قدرەت مافۆقی و خاڵق خۆی بزانێتن و دینگە لە ئیبراهیمی چەرۆجوورن تۆ ئی دنیا ڕای خەڵق کردگە مەدیونی بپەرسیتە عبادەتە ڕای بکەیتن سەر کۆڕنشە ڕای ڕاگەوری دانەونیت یەنا یەکێت لە بڕواکانان ڕابەرئاینی و سەرکردەکانن بەرچستبوونی ڕوحی خودداین هەر ئەو هینیە بیر و باوەڕی دووەمیان چەست یەکیبوون وەحدەڵ وجود کە یە لە ئیسلامە نییە و نورەلیە لە هیچ ڕەدی کردێسوە بەرجەستەبوونی خودایی دووناودون و گواستنەی ڕوو لە کەسێک و بۆ کەسێکتر زورانبازی نیوان هوش و هەست یا عەقڵ و نەفەس کە بە سەرکەوتنی هوش تەواو بێتن خۆ تۆ وەختی ویژیتن هینە ڕێوا سۆفیگەریە تۆ باەتەکانێت چە بکەیتن نەفەست واسڕە ئەو هەستگەل مادیتە ئارەزۆکانت بکوشی کە بڕەسیتە معرفەتە حەق کە حەق لە وجود خۆت هین بکەیتە مەلاقات هەزوری بکەیتە هەسێ بکەیت عەقڵێک نییە هوش و هەست
یا عقل و هەست لە مەیدانێکی یاریە لێرەمانێ پیاکە نە لە کانتکستێکی مەزهەبیە لە کانتکستێکی ڕاستیازمایی لە مەیدانێکی ڕاستیازماییە وە قەڵێکەکەی جانسی واردمیر خۆ تۆ لە مەدان ئەمەڵە لە کومەلگایە بەرپرسایی یەواش واش هێنکردن پوختەگی پیاکەیتن کە بتوانێتن بیتە خاون ئەرادەی کە بەرپرسایەتی وەربووری بدون ئەوەی کە هەستەکانت کەمترین وەسرا خەتشێک خەلەلێک لە کردووەت و وجودبارن و خاطر مادیەت و خاطر مەنافع شخصی دەبێ بەرجەستەبوونی خودایی لای فریشتە و ڕابەرانی ئاینی یەزدانی ئەو هوش تەواو دەبێ بعد بەرجەستەبوونیەکی تر لە ئەو تایوەتمەنیە لە یا تایوەتکاریە لە ئەوونیسا بەرجەستەبوونی خودایی لای فریشتە و ڕابەرانی ئاینی یەزدانی خواخە من نازانم ئی دکتۆر بزرگواری چی توانێتن کە خۆی فریشتەکان هانوەل خوای لە گشتی دینەکان هینەکەی چیرۆکەکەی ئێستا کە خوا فریشتەکان ئەڕێ دروست کردگە لە دەم دەچی بوو یەک بەنێرێتن مەردەم جۆر ئیزرائیل هین بکەێتن مەرویان بمرنێتیان یا وەقەڵ ئالاقەل قەبزە ڕوویان بکەێتن یەکی کەنەدان جبرەیل بوتم چوو ڕانەمایی کە هەر کامیان وەزیفەکە ڕیان دیاری کرد ئەخە تو چی توانیتن بەرجەستەبوون یانە مەزهەریەت لێرەمانی بێتن هەم ڕابەریەل زاهریان ئی دنیا احتیاج وە هینداشتون و سڵا مەزهەریەت خودایی داشتون هەم فریشتەکانی لەو دنیا احتیاج وە مەزهەریەت خودایی داشتون ئەخە چی توانی خۆت حالی بیت لێ ئەدەبیاتە کە کەسێک تر حالی بکەیت خۆت حالی نەویتە چی توانی کەسێک تر حالی بکەیت ناسینی مرۆڤ وەکو بوونەوەرێکی خودایی نەک بەندە و کوێلە خۆیسە ئەگەر بوونەوەرێکی خوداییە ئەڕاچە چەندین مەناسبەت دێرن و چن لە لالش لە ئەو پەرستشکە عەبادەت کەن و نازانم ساز و ئاواز ژەنن و مەقام خوێنی کەن و یا لەیلاییان لە بەیت و هینەکانیان واسرا تەکیە و ئەو شون جەموە بینێک ناو جەمخانەش خراوکەنە لەورە مەقام خوێنی کەن و زکرکەن و سەماکەن و نازانم نەزر و نیازکەن و ڕوژگرن و ئیانە کوێیلەییە کوێیلەیی ئەو قودرەتەسە نازان چی حالی نویتە چی توایتن کەسێک تر حالی بکەیتن سەرچاوە ئیساژاوی بەخشە ئاورامەزدا کە نیسا گشت سەرچاوەکان و قەرە گشتی هاوردێست و دیتیاج نیە سەرچاوەیەکی تایبەت بارێتەوە ئاینی یەزدانی لە بنەڕەتە بڕوایەکی دینی ناسنامەیی و پەیام و ئینە ناوەڕووکی ئاریاییە یەدی چەس ئاریایی و ئیرانی کە بتوانێتن وەگەر زەرتشتێتە بکرێتە یەکی بوتە بنەمای ملت ئیران لە دەوران باستانە و هین ئیسیج بچیتە لە زەرتشتێتە هە ئێرانی بچیتە لە ئیسلامیچە ئێرانی مێرداد ئیزدەدی هینی بەشەسە مێرداد ئیزدەدی سەرچاوەکانی کیبی محەممەد موکری کیبی حاج نێمەتوڵڵا کیبی نورعەلی ئەلیایی نزیکایەتی لە نێوان یارستان و ئەلەوی لەگەڵ شیعە ئیسلامدا کە بۆتە هوکاری بە هەڵەداچوون لەوە سەرچاوە دەگرێتن بە هەڵەچوون لەوە سەرچاوە دەگرێت کە ئەو پلۆپایە بەرزێک کە ئەلی ئیمامی مسلمانان لەم دوو ئاینەدا هەیەی بەرزکردنەوەی ئەلی بووە پایەی مەزهەری ڕاستەقینەی ڕووحی گەردوون بووەتە هۆی ئەوەی ئەلوێلاییان یا ئەلی پەرستان لەلایەن دراوسەوە ناویان بنێژێت ئەیە بە هەڵەچوون نییە خۆیە واقعیەت خۆ تو لەورە جەدوڵەکە مێرداد ئیزدەدی هاوردێستن کە ئەلی خواست لە ڕەدیفە خوا قەرار گرت خۆشین و ساکیش لەورە و ئەتبار ئەلیوە
بینە ئایم هەساوی مەسەبی ئیسانێکتر و ئەتبار ساکوکیانە وەق ئەدەبیاتەکەی نور ئەلیەلایی شامێمان بە یا زاد مێمان ناوەل جۆرە لە مەتنگە جوورە جۆر ناوەل جوورە جوورکران بنەسەر یە تەقیەکی و کارە و سەرما گۆسێک قسە لێکێت و بەت ئەمەش لە پەیوەندی و نزیکایەتی نیوان ئەلەویەکانی زاکرس و شا ئیسماعیل سەفەوی و ئیزەدیەکان دەرئەکەوێت یان لە پەیوەندی نیوان سولتان ساوەک و شێخادی و بەکتاشیەکان دەبین مەشە ئیزلکاوە کیەیە دکتۆر محەممەد ئەلی سەرچاوەست یانز هەرە قسەل ئیرانی سازی و ملەت ئیرانەکە دکتۆر محەممەد ئەلی پولە ڕایگرێتن خۆیان ڕای فرۆشێتن یا ئیمە ئەو قەڵب بەرگی لە مورد ئی بیشەرەف بێوجدان وە ڕووی کردی مەسن کە ئی یانە نەبایەتەکانی دی سەرچاوە لە سەریق بوورەکەی و محەممەد ئەلی سولتانی نەدەم نور علی ئەلاهی و حاج نێمەتیانە لە مەورد لا خوارەکەی لە مەوردی مۆ استفادە نەکەن لە مەورد ئالاق و کاکەی استفادە دەکەن ملیان شکە وەلی دی قەڵەت کەن یاوە سوورانەکە خەڵەت کەن لێی سەرچاوە لە مەوردی مەوە کاڵگوار بگرن کەتاو پیرۆزیان دی فرە مزەخەرە فرە وەتی سمتای یە ڕایە هاوردم کە چە بکەێتە کوی زانیاری زاناکان باشوور یانن یەسەکە لە ئیهین ئەو کابرا خواشنا و مێدی کاکەی و جەماڵ نەبەز و سووران هەمەڕەش و دکتۆر میران ڕەشاد میران و ئەیە یانن ئی دکتۆر نازان کی مێرداد کی بی ئایسا ئەکرەم مێرداد ئەکرەم مێرداد خۆ یەکە وە خاتر یەکە دوونا دی ئەفسانەی باش دووزەخ هینێر خۆشیەکان و هینەکان لەی دنیا دوێنن کە یە مزەخەرف کامڵەن پڕتامە قەلیزە خەست یە مزەخەرف فرە خەست دوونادوون خۆی حاج نێمەت وشتن تەنیا فەقێک کە وەگەر ئیسلامە دیرن ئەوان لێورە 50,000 ساڵ کابرا لە قەورە مینێت وەلی لێرە یەی 50,000 ساڵ لە حەقیقەتە لە شەریعەتە کابرا وەختی مرێت لە ئەو 50,000 ساڵ لە قەورە مینێت تا ڕۆژی ڕستاخیز تا ڕۆژ مەحشەر بازخواز وەلی لە حەقیقەتە چەس کابرا 1050 ساڵی بدە 50,000 ساڵ تاریخەکە هەریەکیکە تێکێت با لە شوون 50,000 ساڵ بازخوازە لێکەن کە سەنوشتی ڕوشنوە بوتن ئەو لەورە کە چوتە بەهشت لە محەممەد لێرە چوتە مالومیە چوتە گیفانی چوتە پەیوەست بووتە حەق نیسانەس چوتە باڵەخانەکەی ژێرخانەکەی ناو باخچە دێری چە دێت تەفاوتەکە 50,000 ساڵ فقط یەی لە دوونادوون ئەو چاپکردن لە قەورە مینێتن کە دیوار باش دووزەق بەسەڵا لەو مانەیەکە کە قەزاوت لە سەرێ بکەن و ڕەخاسیەکان پاداش بن و ڕەخراوەکەکان مجازاتە ڕای دەربوڕن هەلێ ڕستاخیز ئەنجام گرتن هە لەلایەن خاڵق و ئەنجام گرت پردیوار یەسای لەورە کابرا دوونەکانە تەمام بوو دە پردیوار گوزارێت و چوتاچە نەمەری ڕوحی گەردوونی سەر دەکەون وە بە نەمەری ڕوحی گەردوونی شاد دەبنەوە احتمالاً چوپی گرن وەکو هین چنایبێ و کایەکە سلەیمانیە بە تاکامە سەرناکەون لە دنیای مادیە مینێنەوە چەس بوودایی
باوەڕدارەیە ئاینی فریشتەکان بۆ دووزەق و بەهەشت باشکرا لەگەڵ باوەڕ ڕێبازی سوفیگەریدا یەک دەگرنەوە. هاوردوێ بی دو نەفەر وەلیەکە لە شوونی کە ڕەت بیون یەکدیان تاریف خۆی کردی کە چی من تاریف و ئەسرا ئازایی و دزی خۆیان کرد چی من یە چیت لە فڵانەی جێ هاوردی من وە کوورە هاتیم لە کوورە وێرەیە ڕەت بیم و ئەوە کە چاچی لالکەوی چه هاوردی تەزیجەوە تام و تاریفەکە تا خۆری ڕێکەن و دەم قسەوە هەر ڕسیمنە ئی گەرەملە یە دەنگ سەڕان نەکبەت تو شۆی تایسە من گیج کردی گەوج کردی هەچی لالکە من ناچی سەخوا دوژیتە یە خەر دزیتەسن ئێستا یەکی ئەم کە پلکانە سخواردبانە کردێ ئێستا چەس ڕێبازی سوفیگەرین ئاینی کوردی ئاینی یەزدانی و ئاینی چی و فڵان و بیمانە ئاینی کوون چاکەرە ئانە سەر ڕێبازی سوفیگەریدا سوفیگەری خۆ ئاینێکی مستەقڵ نییە سربەخۆ نییە یارسانیە پەیوەندیەکانە یەیش هەم لێرەچە سەرچاوەکەی کیە ڕەشاد میران ڕەشاد میران هین مامەدەلی سولتانی مامەدەلی سولتانی چە کوردستان و ئازەربایجان فڵان تورک و فارس یە ئاین تورک و فارس و کوردە این ملت ئیرانە یارە مزەخەرفاتە دێنن دەنە خۆرد مردم خوان ئەرەویەکان زاو کورد و شاه ئیسماعیل سەفەوی ئیزەدیەکان و یانێکی قەبات ڕەشی ئەکردن ئەزیە توانن بوسنە بخۆنێتی بێندازە ئێستا لێرە کوێس و سەری لەگەڵ هاتنی سەید بابا عەلی هەمەدانیە بۆ کورسان ئالەخەکان چەکرد پەیمان لەگەڵێ بەستن پەیمان لەگەڵ سەید بابا عەلی بەستن دکتۆر یا ساگ و پادشا هەڵبژانن یەکێتی کوردان بی دیوانی کوردان بی کە ساگ هەڵوەژانە ڕا پادشایی یەگەشتی مە چیم نەسە سەری وە بەڵگەوە نە لە یە بەنا نەنێ یە نووسین و دوان و پەنج نە لە یە بەنامەی ویدیو و دوان و پەنج گشتی شی کردی مەسۆ قەرشی کردی مەسۆێرەکانی هەر ئینسان خاون منطق خاون لوژیکێک لەلی توانێ هاری بوتن توانێ بزانێ دنیا چ قەوەرە چەکردنەچیانە چۆ ئەزەمەتی داشت نەسن وەجیهیشت نەسن ئەزەمەتێکی فکری فەلسەفی ئەزەمەتێکی تەمەدونی شارستانیەتی بايتين يعني مامدلي السلطاني زاني لي مولد جاش بالشرف بكرامة خود فروش رشوان التاريخ هويتي كتابي بيروز يعني چس يس إيزاديغان دكتور ميراد كخواي نمان خواي چا خواي امان ایزد دنیای خلق کردووە سو بۆ پاراستنی چه هەوت خواوەند یان فریشتە سپاردوو هە فریشتەکەی ئیسلامیچ ئەمان خداوەند بەرجەستەکار و ڕوحی گەردوون و هەم هینە دکتۆر میران ڕەشاد میرانە زانیاری پرۆفسۆر بزرگوارە دینی کوردیە من تا سەر ناوی سولتان ئیزینە هەکە خودی کەر ئیزیدینە سەر ناوی سولتان ئیزینە ئەلحەمدولا ئەلحەمدولا فرە کوردیە ئەلحەمدولا ئەم بە ئول و تەریقێدا خۆ ڕازینە تەریقی دێ خۆی ڕازینە الحمدلله الحمدلله وی طریقه خوی راضی شوخیکین پروفسور یعنی اوی چه یه چاورده سو که حق ناوی گردون و که حق و انسان هر یکی بود و خواه مزن بود و یه کسا چاوکه که مرداد ایزدی داستانی خلقت دا اینکانا دلای ایزدیکانا خدا و خداوەندەکان و چە ڕابەرەکانیان لەناو مروارید بوون خۆ تو هەتا مەسحەف ڕەش بخۆنیتن مروارید خەڵک خداوەند لەناو مروارید نەبوو مروارید خەڵک متای ئەڕا گەوجاندن مروارید ناپشت یا مەلوە 30,000 ساڵ چی یا 40,000 ساڵ بی ئینەکەی چ میدوەکەی هەست بچه خوی لیلا هات کائنات گردون تسلیم کرد خلق کرد
دوارە ڕەشیواندن لەی لە هاتنەوە لە ناو دوڕوە فریشتەکانی دەرات هیچ لوژیکی لە ئەو ڕواایەت داستانی خەڵقەتە نییە بعد لە ناو مڕواری گاراجە چەس مەسەڵەن تەکیەز خانەقاز کوشکی سەیەکانە بیت مقدسە چەس مروایی ئیوانوف 7,000 ئاڵام لێتی دروستکێت و نازانم 7 نەفەلێتی دروستکە و یەجا نازانم 72 نەفەلێتی دروستکە لێرە خوا و هینەکانی لەناو مڕوارەی بووە کوری مزەخەرفاتە داوەلی بەس کەنە فرش نینە مەولاکانی ئاینی یەزدانی هەمویان دوونادوونی خاوەند گاری و ڕووهی گەردوونیان سولتان شێخادی پەدیشەی منە سولتان ئیزی پەدیشەی منە خۆ سولتان ئیزدی بەخۆ پادشایە 1000 ئیک ناف لە خۆی نایە خۆی 1000 لە خۆی ناو لە خۆی نەنایە بە شەر ئەڕای نایە نافی مەزن هەر خوددایە جەهل ئەیانە سولتان شێخادی پادشای تو نییە شێخادی وەلا ڕێبەر پادشاکانی تووە تۆ بەشێکی لە شارستانیەت گوڕان ئەی مەزەخەرفاتە بۆ بەلا ڕێبردنە بۆ تو سازیان کردووە ئەمە مەزەخەرفە شێخادی سولتانی تو نییە پادشای تو نییە سولتان شێخادی مزەخەرفە جەل هەجەلە تەزویرە سولتان و شێخ ئێرەکانی لەجێ عودەی هاتووت دوو نازناوە ڕێ بریاسک سولتان و پادشا خۆی یەمانێ دێت سولتان خاوەندکار منە دروستتر بیت ئیزدی منە هەلێرە سولتان ئیزدی بەخۆ پادشای سولتان ئیزدی بۆ خۆی پادشای وەختە سولتان پادشاس خودی 1001 ناوی نییە یەک ناوی هەست یا سەحاک ناوێ یا خۆشی ناوێ یا ناووس ناوێ یا سەرهەنگ ناوێ 1001 ناوی نی ئەمە جالە ئەمە بەڕاد لا ڕێبردنە بیرۆکەی هەوت خوداوەند یاین ڕابەرچە بەڕێوەبەری دنیا و ئاینەکان لە بیر و باوەڕی ئەمەش ئەم شاسپاندان لێرە هاوردێ سوێڕە ئەم شاسپاندان تەقانێسێتە زەرتشت ئی 7 داناس 7 دانا و 6 دانای دانایانە یە هەرە و بیرۆکەی چەست بیرۆکەی دەوران سەردەم سومریە لەوە گیلگامشە گیلگامش دانای داناوەر بی 7 دانایش طبقە و لوهە لە لوه 11 7 دانا دەستیاری بی 7 فریشتە ئاسمانی نەوی خۆی خوان نەوی خۆی پادشابی و 7 دانایشە دەستیاری بی وە قەولیار و جۆرج سمیت ناوێنە چناوە تایرنت خۆ فریشتە نەوی پادشابی کە ئەویش مستەبد بی منزور مادیایی دنیایی بیە ئاسمانیە ئەو دنیایی نەوێت کەسێکی بێسن کە لەناو مردم بێ فیزیکی بیە جەسە بیە 7 فریشتە هەموو لەقەکانی لە مێرپەرستیش هەروار بووس وەرەخۆ لەوریچە 7 داناس ئەڕا باید یانە ڕەب بێنەوە 7 ئەش ئەم شاسپەنتانە زەرتشتی یا 7 فریشتە یا مەلائکە ئەدیان سامی وەلی ڕەب نێرێنەوە 7 دانای گیلگەمش دەستیار گیلگەمش ئەڕا
چون این تاریخ باید چپ کتن و انحراف بورید این میجوه باید کنی بشوید که بتوانیتن ای ملت سازی ملت ترک و نازن ملت فارس و ملت عرب و نازن ولات سازی یعنی او بخویتن این میجوه شیویا ایزدیل باید بونه معاویه پرست الحقیقت باید بونه علی پرست کاکیل هر وجود و یعنی چه بونه میراث بر میراثدار عظمت جهان بینی فکری و فلسفی و شهرستانیت گورن که بتوانی وی جوره لجنمال بکرید کسایی نود که چوچ است کریتا پاشماوی دین اسلامی کن یا دین و نو ایرانی کن اراد من نازنم یم که پروفسور دکتر نتوانن یه دبیت بخانه رخوبان تا دبیتی که لسر یک ربط ای جهان بینی وقت میترایس میشه وقت زرتشتی ترسیس لالا هینه که لمتودی استفاده بکنیم که بتوانیم حالی بینن این مذهب امرو و چون پیناسه کرید 3 سال ورجلیه و چون پیناسه کرید 2 سال 3 سال 500 سال 1000 سال یا 2000 سال که وقصله لیک لیکشوین انچست لی سردم بوده روناکی و شوق او رو حالا پاشماوی چه عینی مه پرست ناوی علویه کان علویه یا حالوی هاتو یا چهین جمال نبزه پروفسور جمال نبز هفته چسی است الله احسن للخالقین یفرق کردیه دعا وقت خوار بایتن یه سندیه که یعنی خوار پرستن یه انحرافه اینجوری چه بکن انحرافه یکی آورده سند آورده که کسی گز در منطقه گوران خوار زرده بیاسن چیسن ریو خوار زرده و ساس و چپ چاپ کردست که و سند خوار پرستینه و اصلا علاقه داینان مثل کابرایی که جاش قلم جمهوری اسلامی خدا بنده نادم کی خدا بنده نایبی آوردی یکی ده سنده کنه بود یکی دو سه شوطی شد هاوردنس ملک تاوز لای ایزدیکان و شاباز لای یارستانکان پیروزه مل بالنده نقشی که یک چار بنرتی هست نازانم چنی گیانه نزانن آخه تو باید کنی جور دکتر پروفسور نزانم لیکولر چنو خود نری بتوانیتن یعنی آستی که منطقی لوژیکی فلسفی پیوان بیته پیوان پلور یایی ملک تاوز و شاباز و گرد او درچ هست پیوانی هنچ هست تو بتوانیتن لیف هینه بکیتن را کسی توضیح بیتن که این دو پلور و گرد اوی که هاورده سیزدیه کان که درک خلق کرد یا چناوی بی نیره یک کلمه تلی منو هاوردی و گوهر بیچه بی هاوردی و مرواری یه مرواری درست سواده نکنه مرواری هاورده سو که مرواری خلق کرده سو هین خاون کارو فشته کنه نام مرواری بی خب لورا لئیزه کن آورده که مرواری که خلق کرده یا هین کرده چه نوع سبان پشت مرواری چرمون نوع سبان پشت ملک نظام آن فارد یا آن گارد نوعی بیچنه کلاشیر فر پیروز خب با مرد که تو نزنیتن شاباز سفید متافوری که را بیاباس با شاباز چرمو منظور یه بیاباس یه کنترکت یه سوشال کنترکت که فرب معنی که فرب ورولاتی لیه دیدن ده هم انگلیسی لیه گریبز کومولاتی یا ده هین قرارداد اجتماعی لزوان فارسیه فرق کلتر فرق معنی پرمانی تره شاباز و معنی است که شاباز چرمو که بیاباسی که
یە خاڵسیەوەقەوە ببینیتن دیار بوتن هیچ خەیانەتێک لە لێ نەوتن لە بینچە هین مێردان نەیشن وەگەرچە ئەدمینستریشن وەگەر پادشای ئێستا شابازش سفید شاباز چەنوورە مرواری چەرمو لە ئیزەدیەکە قەڵەتە مرواری هین کرد باید تایبان مەلەکە چەرمو بیاتە ئەوی لەو دنیانە لێی دنیا ئەمانێکی هەر کل ڕەوایەتەکە لێ قەڵەتە شاباز چەرمو چەس مەتافۆریکە ئەڕا بیاو بەس کە نیشتە بوسانە ماڵە کە دروست کراوی لە دەر ماڵە شێخ عیسا منزور بوسانەکەی چەس یە دەمە دەستگای یاریە تازەست وەهاریە کە چەس ئی بیاو بەسە چی وەگەر ساکە کریا و شێخ عیسا وەت بیمە شکرانە پێی ویم بیمە حاجی پس شاباز وەکو مەل معنیک نێریتن وەکو باڵندە پەلەوەر معنیک نێریتن معنیکی متافوریه دیرێتە هەڵا مەلەک تاوسیش تاوس خۆی لە یە معنیە هەر معنی شاباز دێ وەگەر سیمۆرقویانێ کەنێک گۆڕانەوە من باو تکسێ لە ڕام بوتن کە بتوانم قسە لەسەر بکەم ولی 100% مەلەک تاوسیج منزور لە مەلەک تاوسیج هەر شابازە کە گۆڕانێ وەلا ڕێبردنە ئی مێژووە وەڕا خراوکاری و چەپاڵکاری مەلەک تاوس لە ئیزەدیەکان لەو مەسەف ڕەشە تەنیا ڕانمانی خۆی خاڵقە خوا واسڵا هاردوێر هینگەل گەردون دروست کردگە زەوی و کووە و نازانم فڵان ئاو یانە وە مەلەک تاوس زنی وەرە مەوجودات زندە وەرەکە ئایم و حیوان و نازانم یانە دروست کرد و ناوەسە ئیفان ئاپاک دو خاڵق متنی کە مربوطە و یە کومەڵ ئینسان ناخۆنینە چین هەر جۆر مەڕ و سایەڕەکەی ئەفلاتون دیرین هینکەین هەبس دێن کە باوەڕیان چەبوتن ئی مەردمە کوێ ژیان بکەن ساختارە کۆمەڵایەتیان چ بوتن فلانیان هەفرە زشتە نازانم یانە چی خۆیان قانێکن وەی جوورە هینکەن ئەیە فرە مهمە ئی بڕوا بەهای بڕوا و پەیامەکانی ئاینی یەزدانی ئیە هین ئاین یەزدانی نییە ئیە هەری شارستانیت پەیاموەری بەشی کردی نەگەشتی چێ بەشی کردیە ناسنامەی کوردە بەش پیاوەتیدارێ قورسی ناوەڕوکدارێ کەس هەرو شارستانیەتە فقی فەلسەفیەسە کە من وە شارستانی و جانبینی فقی فەلسەفی و شارستانی گۆران ناوەلی بە خۆ ئالمانی چۆ کردێتن لە وانەکانی فیلسوفی لە بەشی جیهانی ڕۆژهەڵاتدا بەم شیوەکە باسی شارستانیەتی ئیران دەکا ئیرانی کە وە فارسوە پێناسەکردیان یاوە پارسوە پارسی طبقە میژوو نووسەکان خۆیان جوورە دکتۆر محەممەد مکری جوورە دکتۆر عەبدولحوسێنی زەڕین کوب هاوردنەسوە ئەو ئەنسوریە لە شارستانیەتە جوور زوان جوور نووسان جوور وەسڵا ڕێ و ڕەسم و یاسامەنی یانە گشتی لە مادەکان و یاگرتنە نووسان لە قەی پووس شکار و یانە پووس ماڵات خۆ وەختت تو ئەو ئەنسوریە لە هین ڕووشمار و چتە ئەو ئەنسوریە هینە شارستانیەتە لە کومەڵێک تروە لە نەتەوەی تروە گردیەسە چیسە ئیران بیە شارستانیەت وە ناو پارسەکان وە ناو زەرتشت ناسریە وەلی مادەکان بێبەش بی
یه بدبختی یک نتوه واسه که یعنی پروفسور و دکتری بن دکتر مرداد ایزدی چس او مزخرفات کرده انگلیسی دیتا خوارد اروپایل که و خواه چس پلان سیاسی کن جوری مینتن که مرداد ایزدی بیشتن یه سه مذهبکی ایما او پلان سکی و داینس یعنی غیر مستقیم یه سه دواره پلان سیاسی که خویان لجیر لقالب مذهب بوی دواره خویان بناسی توی خویان زانن چه کردن خویان زانن 100% ل آرشیول نهینیان زانن کی و کیل ای پلان سیاسی تبدیل کردن سا مذهب اسه قراره سوران هم رشیج هر او پلان سیاسی دواره بکت و انگلیسی بوی بیت پلان ناوی ارسانی چطور خراو که یه بیرو باوری کردی ایمس پر بیرو باوری کردی تو پلان سیاسی اوان که را دایر رجانن است طرحی کردن است که بیناسنامه بکن که بشت بکن بکنه خوراک ملت سازی کشوری دستساز کشوری ساخته وڵاتێل ساختە بۆ یەکەم جار لەگەر ئەمپراتوریای ئیرانیدا دەچیتە ناو میژوو ئەم شارستانیەتە بۆ یەکەم جار ئەو ڕووناکیە دەرەکەوتن کە خۆی وە دەوروبەری ڕوشن دەکاتەوە خۆی و دەوروبەری ڕوشنی دەکاتەوە ئەو ڕەمەزانیە داناییە باز و شابازیری لە ئاسمان دانایی کومەلگار لە خەنەی ڕوشنایی یە ناوەڕووکە شارستانیەت کوردەش نەجانبینی فکری و فەلسەفی و شارستانیەت کوردە کوردانە نەهین زەرتشتیەت ئاموزەیە دری لە ئەوستا کە ئەو ڕامەزدا وەتێسن کشت و کاڵ بکەن و نازانم چێ بکەن و فڵان بکەن و ژنبان و چجور ژنبان و چجور هین بکەن ڕووناکی لە ئێرە وەگەت ڕووناکی لۆرە فەرقێتن ڕووناکی ئەرا یەک پرۆفەسۆر و دۆکتەرەکانی مە حالی بن لە ڕووناکی منزوور کەستی جیهان بینیە وەسەکە هینی کەس ڕۆایەتی کەس یەکی لە ئۆپانیشادەکان کە کەسێک چوت یە وەسیلە کەرەسێک لازم دەدێتن لێ ژوور وە قەوسورانیەکە ژوورە تاریک شەوەکی زوو چوتن کە باری تێ دوێنیتن یە چشت هەڵقەمانند لە سیەوەکەتن لە ناوەڕاست ئەو هینە ئەو ژوورە ئەو شوون جێ ئەبزارە جێ کەرەسە خۆ یەی ئیجور فکرکەی کە یە مارە هینێک بووتە مار کۆبرایەک بووتن تێتە دواوە هەڵا ساتێ هەرچی ماوەیەکتر وە پێی چوتن وە قەولێکە خۆمان هەوا گرومی وە بیێسن چوتن تماشاکێت هەرمە ناتوانێت تەشخیص بێتن کە ئایا پەتە چشتێک قەیرەزمار چشتێکترە یا مارە واقعەن هۆ دوارە تێت دواوە دوارە تا خاسیری هەوا ڕوشنوە بوو چوت دوارە تماشاکی چێتنی باوەینێکە کوتە ڕەسنێک کوتە شریتێک گۆرێس وە قەوسورانیەک کوتە گۆرێسێکە کە لەورە کەفتێسن و شکل مار دێت و گەی ترسانە پس ڕوشنایی ئەوەسە کە تو بتوانی چە ئۆبژەوە پێی ببینیتن وەسڵا ئەو شتە لە خارج وە پێی ببینیتن کە بتوانیتن وەگەر واقعەتێکە کرد لە ئەو شتە دیریتن بتوانی حەقیقەت براورد بکەیت ڕووناکی ئەوەس معنی دیدەداری و وریاباری لە ئێرە ئەنسان لە بێخەرەت بێدانایی وەگەر حیوانە هیچ فەرقی ناکرد لە ڕوانگەیەکی فەلسەفی ئینسان گەوهەر گرێتە خۆی لە مەناسباتێکی کۆمەڵایەتی بین ئینسانی و مەراحڵێک تێکێتن وریاباری وە لە شوێنێ بووتە دیدەداری کە ئی داناییە کە ئەو سەتی دیدەداریە مەهارەت پیاکێتن کە چوو دانایی وەکار بێت wisdom knowledge wisdom داهین ئەنگلیسی خۆ یەسەکە ڕووناکی وە و معنیە نییە کە خوارپەرەسی بود لێرە ڕووناکی داناییە یەسە باید حالی بیدەی ئەدەبیات بە قەولەکەی نیچە
تازە ئەو یە مەرحەڵە ئینسان هین کردن ئەبەر ئینسان لەبین هەساوکردن ئینسان لەبین ئەبەر ئینسان و حیوان هەساوکرد وەلی ئینسان هەرمە حیوانە ئینسانی کە هەرەوجێکە لە هین ڕواایەت خەڵقەتی چاتێسن وەختی پشت ڕاستوەکە حیوانێکە نە بەرپرسایەتی زانی نە هیچ خوایەکی داوای بەرپرسایەتی لێکە تا یەوەش دانایی پێیا کرد بدەخاونە هوش بدەخاون عەقڵ ئێستا فرقتر لە یەکی ئیوەی ڕواایەتی المزەخرف خراوی بکەین جناب پروفسۆر گەل زارتشت خۆی ئێتمال فرەدێت لەو زمانە ڕا وەلا ڕێبردن یە دین حکوومەتی دین جور ڕوم و سەدەی سوێم کە مەسیحیەت کردە دینی ڕەسمی کە ئەمپراتوری یەکی بوتن و دینەکەی جێکی بوتن و بتوانین یە دەستەوە بکرد و ئیمڕۆژ چەکردن خەریکە این ملەت سازیە لە تەریقە لێتر هەرو کارەکە ڕووناکی زەرتشت بەشێکە لە جیهانی هوشیاری و جیهانی ڕوو وەکو پەیوەندیەکی بەهادار و بەنرختر لە خۆی یا ڕوو لێرە فرەفرە قەڵەت یا لە تەرجمەکەیە یا خۆت هینی چەگەلی چاری نەوێسن ڕوو هوشیاری نییە ڕوو تەنیا کەرەسەیەکە وەسیلەیەکە بین ارتباط واصڵە ماوەرە تەبیعیەت و ئینسان هوشیاریە ڕووناکیە وەسیلەیەکە ئەڕا ارتباط بین ئینسانی ئەڕا خۆی وە ئەدارەکردن جور شەست جور کومەڵگە پس دوو چیش جیاوازن ڕوو لە ئاڵەم ئەروایە معنا پێیاکێتن و هوش لە ئاڵەمە فیزیک ئێستا هەرچەند بتوانیت معنی انتزاعی چە ڕاهوشیاری ڕا عەقڵ بسازیت ولی خۆ کەلە هین وەدی هیچ عەقڵەکەتین هین ناکە تازە بە قەڵێکە هین مەلا سەدرا کە حکمەت عالیە شیعل وە پێهینکەن هەر ئەو تەباتەباییە ئەلامە تەباتەبایی وە پێ وەفتخارکە کە فیلسوف گەورەیەکە کە لە زەمان هینە هاودەورەس وەگەرد کانتە کە کانت نەتوانستێ یە فەلسفەی قەوی ئەرابێتن ئەوروپا بێسە شاخەل جوورە جور فەلسفێری بێ وەلی مەلا سەدرا یە فەلسفەی قەوی حکمەت عالیە هین کردێتن هاوردێسە ئارا خۆڵقانیە و وەرگیری کردێت لە فکرکردن لە ڕاستی ئەسفار الئەربع کەس کە بڕێک لە ئەو فکرگەل یونانیە لە کە چەو مەرەبەی نییە دایرەیە و نازانم نور لە چۆوە ناچوو بەڵکە لە جسم وەتتن لە شەی وەتتە ڕاچە و بڕێک قەزیغەل جۆرێکتر مەترێکرەمتە شاکار ئەسری وەسە کە عەقڵ لە مقابل واصلە ماتریالیسم حزب تۆدەیە عەقڵ وەتێسن هینە عەقڵ یا فعل انفعال باصلا روحانیه و هیچ ارتباطی با مادیت و نیرتن حالا هویه ای ضد ای باصلا حکمه ای ارگومنتا لدوره یونان و مطربی که هرگان تو چویک در باریت لقا جسم دیو چو ناوینه خو گوش بکنی تو خو گوش دینا اینا که او کار کردی که حقیقت او جسم نیرتن او جسم فیزیک خو توی کەلەی هینە خۆیان دەسووری کەلەی لاشەی جیاوە بکەیتن خۆ باە فعل و ئەنفعال ڕوحانی داشتود لە کەلەی هین مەلا سەدرا یا فیلسوفە مسلمان ئێستا من نازانم ئی هینە یانە هەڵسەنگاندنی منتەقی ڕای نەکریا سەد دانیشتیانە بخرێتە دەیت کە چەندێک باوەڕ و چەندێک بتوانێتن جوور دانایی لێ هەساو کرد جوور گەوهەر وە ئەدەبیات فیلسوفە گوران لەم جیهانەدا یەکێتی و یەکبوونێکی پاکژ و پیرۆز دەبینین وەکو گەوهەرێکە لەورە مروارینی سەلێرە گەوهەر
کە ڕەنگەکانی بوونی تێدا ئازادن. مشمش ئی گەوهەرە ئەوە نییە کە ڕەنگەکانی هین بوتن یا فرەوە هەڵە هالی بێ ئی گەوهەرە زەرتشت نییە چون زەرتشت ئەو ڕامەزدا خاڵقە گەوهەر خۆی خاڵقە لە ئی جەهان بینە پس ئی گەوهەرە کە ڕەنگەکان ڕەنگ ئەوەستکە ئی دنیای ڕەنگە و ڕەنگە دروست کردێ سن چەس دوڕە ئەو مادەلمەواتە جیهانبینی فکری و فەلسەفی گورانس. ڕوشنایی کاتێک لە شتەکان دەدات هەمویان ئاشکرا دەکات خوشوەکتای سەیمەی باس ئەو گورس و مارەکەی من کە ئەوەسە کە دانایی ڕوشنایی یەکێتی ناو ڕوشناییەکان وا دەکات کە تاوکو و بەشەکان هەبن و لە بەرژەوەندی خۆیان بەهیز بن چونکە لە ڕووناکیدا هەڵاواردن وە گیاکاری نابینرێ. خۆ هەرە بازی سفێدە بازی چەرمووە هەر یەسەکی ڕوژناییە بازی چەرمووی کە تو بتوانانی کیلومترها وە هاسمان و بینیت یعنی لە هەر کورە کۆمەلگاوە سێرێ بکەیتن شاکەت جور باز چەرموو خەیانەت و لەکە و نازانم پیچپا لە لێ نوێنیتن چەرموو وە بکەیت بیاو بەسەکەی بقەش بوتن یانە ئەو دیدگاوەل شارستانیەتە فکری فەلسەفی کوردانەسن یانە برنەسن دەست پیش خستنەسن لەی سەدە ئاخرەکییانە پیش دەست بینەسن لێ کۆڵینەوە نازانم ریسرچ فارسەکان هەموو چشتێک وە هین خۆیان دانەسەقان ئێستا لە گشتی ئەدەبیات زاناوە لە ئەوروپا هینە یەکی لە 5 شارستانیەت کوون شارستانیەتە پارسا خۆ مەسوپۆتامیا لەلێ دەربکە کورد هیچ بەشێک لە تاریخ نێدێتن هیچ سەنگینی فکریک نێدێت دەرحاڵێکە هاوتای کەس هاوتای یونان باە بیاتە هاوتەراز یونان باە بیاتە هاوهێڵ یونان باە بیاتە فیلسوفە یونان باە بیاتە شارستانیەت یونان باە بیاتە خۆر بۆ چاکەکان و خراپەکان هەڵدێ لە بەرزایی و نشیویدا و هەمووان هەموو شتێک ڕوشن دەکاتوە و هەمووچە هەمووان و هەموو شتێک ڕوشن دەکاتوە و لە سوود و گەشەی خۆی بیبەشیان ناکات هەری ڕاخاتریە وەشن پادشا خوەرە جەم چلتەنە کە چلتەن چە بکەن جوور خوەر پرژەکانی ئەو چلت نەفرە پرژەکانە و خۆرەنە کە هەر کامیان ڕیۆ کۆمەلگای چەکەن ڕوشنایی ترویستکردنەوە درۆشننەوە کە بتوانێتن ناحەقیەکان بینیەتن کە بتوانانی گشت بەشەکان کوردباری تێژیر چە ڕوشنایی خوەرە یاسا قانون سەنگە وەزاوەر یانە باسکێل کوێرێن فرێ خسمە سەرفی و فرێکی ماوەسن یانە باید چە بکەن ئی بەرهەموێل منە بتوانن پێگیر بەنیش دکتۆر پرۆفسۆرێت تا بزانن کورد چەسن نە یەک وەی چیرۆک نووسیە لە بتوان ناسنامەی کورد دروست بکەن کە باسی ئەمپراتوریا و شارستانیەتی ئیرانی شتەکەی باسی ئیرانی ئیستا ئەفغانستان و کەنداوی فارس و باسی ڕوژاوای ئیران وە باکووری ئیران دەکات کە دەکەوتە کوردستان و ئەرمەنستانەوە خۆ یانە گشتی ئی شوێنگە لە شوێنگەلی کەنکە کە وەپای میژون وزگە لە خۆت مسلمانێکی کوردنشین بینەستن کوردان فارس وەگەر سپاوە لە جەنگ کردن کوردان نازانم لە خۆراسان جەنگ کردن لە ئەفغانستان جەنگ کردن کورد ئی لە ئەو هینێ لە نەخشەی بکیشیتن لە خەلیج فارس تا ئەرمەنستان و تا تورکیە و تا عێراقی ئەمڕۆژ و ئی بەشی لە گشتە جوڵانگای کورد بێسن ژێر حاکمیەت و ژیان وڵات ژیان زنیانی کورد خۆی چینەکەی هەگەل العالەمە الشەرقیە هین سەرچاوی ئی بەخشەسەکی باشە فرەفرەمەوەیە شارستانیەت ئیرانی شارستانیەت کوردە هەگەل لەلێ و
ناو شارستانیت و هەگل و ئەمساڵ هەگل ناسکیاوە خۆیش لە بەشێکترە هینی کاوەدەسن هینەکە نوارەکە فرە توولانیوە بی کە ئی بەشێ لە ئەزیە توانن بخۆنێکە ڕۆح و مزەخەرفەتی خۆ یە سەرچاوەکان ئی هینە سەرچاوەکان ئی نووسراوەی میردادە کی ناوی بی ئەکرەم میردادە ئەکرەم میرداد سەرچاوەکان کیە یس هەرەوجەیەک لەورە نووسراوی نەچە میردادی زەدی ڕەشاد میران میردادی زەدی مامەدەلی سولتانی بعد دکتر ڕەشان میران میردادی زەدی مامەدەلی سولتانی هەرەوجەیەک لەژێر بەخشەکانی چاوەردی من هەریان میردادی زەدی خۆ پرۆفێسۆر جەمال نەبەس یە 17 سەرچاوەکەوەی هین ئی دوانێ ئاخرە ئەو هین هەگلەسە و نەقل قەول هەگلەس چەس یە سەرچاوەکانی کە وە تەمام مەعنە گومانیاویە ئیمە تەمامی سەرچاوە لە قسمەشە نەخوانە لاپەڕێ یارستان هەمووە زوان کوردی لە بەرنامەوە وی دوویە هەمووە نووسراوە شەلپەت کوردی هەمووە نووسراوە فارسی وە زوان فارسی گشتی یانە بەرهەمەکانیان قسمی سەوەر باس و ڕخنە زاناوەل و ڕۆشنبیریە باشوور چون دیر هاتنە سمێدان 2010 واردی مێدان 1998 هەمێ مێدانە جەنگی من وەگەت جمهوری ئیسلامی و نووسەری و قەڵام کەرایەکریاوەکانی و جاشەکانی و دەوریش و نازانم سەیی و بەرجەستەکار و مەرجەستەکانانی جەنگی من چون نووسراوەکان وە فارسی بی تا 2010 دی لەوە لە بەرنامەیەک لە بڕێ تەلەڤیزیۆن ڕۆژهەڵات و لەوانە وە زوان کوردی هین کردی من ساز کردیم ڕووە باشوور وارد ئی ئەدەبیاتە بیشتر هینیان بی ئاشنایەڕان بی یارسان لە هینێکی واسەڵا وشەیەکی ناو قاقەز و کتاوەکان بیا هینێکی هەویەتی بارە ناسنامەی و هەویەتی گردەخۆی شوناسی گردەخۆی ئیمە بی منی کارە کردیم ڕویە خەجاڵەتیش نن باسرا شەرمیش ناکەی من بشیم بەرهەم ئیمەس دەنێتی وە حەق دەفاکردنی چەلێ دیری من ئێسەکە هەمیوارم کە ڕۆشنبیریەل دکتۆریەل نازانم سیاسی کاریەل پۆرفۆسۆریەل لە هەر بوارێک میدیا کارەکان گشت توژەکان کورد بتوانن ئێترامەڕا ماف و هەریم ئیمە قائل بن داشتوون کیمە بتوانی من وە ئێترام و وەلیانە هاودەمی بکەیم هاودەنگی بکەی من ارتباط داشتی من ڕا لە یەکوە فێربیەن وە ئیمە لەلایەکێکوە ئیمە مەجاڵ پێیا بکەی من بدون کاولکاری زیاتر گەوهەرگەل بەهادارە دەرباری منە ڕا کومەلگای کوردە ڕا نەسڵگەل داهاتوو نەسڵە لایەندا هەمیوارم کە گشتای بێم زەڕەت و خۆش زنگانی بین بنیش نەخێر